سڵاو هاوڕێیان ئەم کاتتان باش هەرچەند کاتەکەی ناڕێکە بەڵام ئیتر کاتم هەبوو بەڕاستی دانیشتە بووم نەمەزانی چی بکەم دکتۆر گیان زۆر بەخێر بێ داوام کرد کە موسڵمانەکان بێن لەسەر بەڕاستی خۆمانە زانین قورئان بیکە بە 4 بەشەوە 3 بەشی چیرۆکە لەسەر چیرۆکەکان هەنێک گفتوگۆ بکەین باسی پێغەمبەرەکان خۆی وەکو مەزە وایە نازانم موسڵمانەکان جوابیان چییە بێ سەرچاو لایەکتان بەخێر بێن ئەوە موسڵمانێکمان لەگەڵایە کاکە هەڤاڵ نازانم وازیە ناوە لە دینیان نا بەڵام تکایە هەر کەسێک ئەوێ داوای کامیرە بکە کامیرە وەرێگرم بە تایبەتی موسڵمانە سەرچاو هەموو لایەکتان بەخێر بێن چاوتان ماچەکەم هەر داوای کامیرە بکە و تەواو ئاگاگە هەڤاڵگیا موسڵمانی وەرەگرم یانێ جار ئەوەیە بەتەما خێر الئومەم مەلایەک شتێکم بۆ بانکەن تکایە مەلایەک بانخوازێک شتێکم بۆ بانکەن باوەری گرین لێرە بیکەین بە دۆشاوی خورمە ناکاگە حەمید زۆر ئەوە بوو هەر لێرا تۆزێ ڕاکشان بەڕاستی خەوم لێ نەکەوت کاکە هەڤاڵگیا مناقەشە لەسەر چیرۆکی پێغەمبەرانەکەی هەتا ئێستا کەس داوای کامیرەی نەکردووە یەکێ پێم بڵێ کامیرە باوەریگرم دکتۆر پشتیوان کاتێ هەیە وەرەگرم تۆزە دەمەتەقە بکەین کامیرە کاکە هەژار باشە کاکە هەژار ناتوانم وەرەگرم کاکە هەژار ناتوانم وەرەگرم دیارە بە کۆمپیوتەر لە خەت نیت بە کۆمپیوتەر لە خەتیت چونکە ئەوە نییە بۆ تۆ کامیرەم بۆ تۆ نایە باشە دکتۆر پشتیوان وەرەگرین کاکە زۆر باشە ئەوە چییە دکتۆریش وەرناگیرێ دکتۆر وەرناگیرێ ئەگەر حەزەکە بچۆ دەرەوە وەرەوە ژوورەوە وەرناگیرێ ئێستا ئەوانەی کە وەرەگیرێن بۆ نمونە کاکە فەلاحە فیدایە مانە هەمووی کامیرەکان پیشانەیە کامیرە ڕەهێڵ باشە ئەوە ڕەهێڵ باش دوادارم موسڵمان بێ بەس کاکە ڕێهێڵ پێم وانییە موسڵمان بێ دکتۆر ئەڵێن ناردم زۆر باشە ئەوانەی کە نێدراوە شێخە کاک بڕیارە ڕێوارە ئەمایان تۆ نیت ئەم ڕێوارە باشە ئازانین چێە ڕێوە ڕێوار ئات
دیکلاین کاکە ڕێوار نردوویەتی نەک دکتۆر ئەوە دکتۆر هات باشە زۆر باش ئەوە دکتۆر هات بە دەمەتەقەیە گەرم کەین لەسەر پێغەمبەران بۆ ئەوەی پێچوو بینێرە نردوومە نازانم ئەرێ ئەڵەی کێشەمان هەیە دکتۆر کامیرەم بۆ نردووی نازانم چیرۆکی سلێمان چیرۆکێکی خۆشە بەڕاستی ئەرە دەنگی من هەیە تکایە دەنگم هەیە هاوڕێیان دەنگ هەیە من خۆم بە مۆبایل لە خەتم بەڵێ زۆر سوپاس زۆر سەیرە بۆ کەس وەرناگیرێ باش کاکە ڕەهێڵ بۆ ناردی نازانم دیکلایان بوو ڕەهێڵ ئاوت ناکرێ بڵێ کێشەمان هەیە نازانم برادران ئەڵێ دەنگ هەیە ئەوە تایسە بۆ 4-5 کەسم نارد یادە سەری ئەڵێ دیکلاین یعنی ئەوەی نەکرد شێخ بابزانین شێخ وەرەگیرێ ناردم بە گیانی ڕەسوول ناردم کاکە هەڤاڵ بۆم ناردی وەریگرە نازانم بۆ هەر کەسێکی نێرم هەمووی هەر ئەڵێ دیکلاین ئەزانین چی یەک دەقە ئەزانین چیەکەین ئەچم بۆ پەیج دەنگ باشە بەس کێشەکەمان ئەوەیە کەسمان بۆ وەرناگیرێ ئەوە دکتۆر ئێستا ناتوانم وەرگرم ئەوەیە دکتۆر ئەپروڤ ئۆکەی ئاد ئەوەی سەعادم بۆ نردووی بۆ کاک دکتۆر زین وەرەگیرێ زۆر سەیرە نازانم بۆ ناشکرێ بڵێ خەتەکەمان خراپە خەتیش عەیبی نییە
جاگە دکتۆر وەرگیرایە هەر نییە زۆر خۆشە بوو باسێکی سولەیمانمانە کرد هەم شاعر و هەم پێغەممەر و هەم چی پێڵێن سێکشواڵ و هەم ئەنواع وەشکاڵ شتە نانا بە لاپتۆپ لە خەت نیم کاکە بە لاپتۆپ لە خەت نیم بە موبایل لە خەتم بەس چارجم پێوە کردو بڵێ هیچ چارجەکە نەبێ لەوانەیە هیچ چارجەکە بێ باپەوە چارجەکەشم لێ کردەوە بە ئەم جاریان تاقیکەمەوە چارجەکەم لێ کردەوە زانین وەرە گیرێ چارجەی پێوە بوو نازان خۆ چارجش نابێ کێشەی چارجە بێ کامیرا حەقی چێ بە چارجەوە کاکە دکتۆر هەم ناردم نازانم هیچ ئەوە نییە ئاها یعنی موبایلەکە ئەو هایی داینین ئەڵێ ئەو های موبایلەکە دانێ باشترە زەحمەتە ئەوەی بێ باشە ڕۆتەیت ئەوە ڕۆتەیت یەکەین کێشەکە ئەوەیە ئەگەر ئاوایی داینم ئەوە بێ کەمان ئەمەیە کە پێڵەن ڕەشە نەکبەتی تایسەشەڵێ ئادین نایگری نایگرێ و نایگری گوڕاماسی وایە ئەوشی نەگر زۆر سەیرە ئەپرۆڤ بەیەکێکی کە لە خەتە پێشترەوە تا هەتایسش هەر ئەڵێت ئەی نێرێکە چی هیچی نەن ئەوە نەیکرد زۆر سەیرە باشە ئەمە بەڕاستی ڕەنگ نەکبەتی توانین کە تۆی بزانی بە کێشە چی بێ دە بۆ منی بنێرە بۆم ناردی ڕۆڵەوە باوەڕ بکە بۆم ناردی برینگ هەژار جێی عارفۆن کامیرە باشە ئەوە بۆم ناردی بزانین وەرە گیرێ نایە ئەوە هات گوێم لە کۆک براکەم خۆم کێشەکەم چارەسەر کرد ئەرێ بەجیانی موساش و عیساش هات ئەوە لە کۆتایی کەسێکمان وەرگرت کاک فاتی حەزانیچی بە جەماعەت بڵێ کاکە موبایلەکانتان وەکتر ڕاگرن وەک من ڕایگرین ئێستا من لەسەر لا شاشەی موبایلەکەم کردووەتە سەر لا اینجا کاتوانم کامێرەکە وەرگرم ئەگەر بەڕاست چۆن بڵێ لەسەر پێ موبایلەکەم بەدەست بێ ناتوانم کە بۆ مێنێری ناتوانم ئیشارەتێک بەیەتی ئەڵێ بێ وەک ئەو موبایلەکە دانێ ئێستا تۆ لایڤەکەی تۆ کەمێ جیاوازە کردوێتەوە نازانم موبایلەکە چییە یا چۆن کردوێتەوە نازانم بەس ئێستا من لەسەر لایە ئەها ئێستا ئەوەی من لەسەر لایە ئاوایە لەسەر لایە ئەوە دیارە ڕاستەکەی ئەبێ ئەویش لەسەر لابێ ئەو چاوەڕێک من کردومەتە سەر لا قساکەم لەگەڵ تۆیە ئەگەر موبایلەکە زۆر چاکە دەکەواتە با لەسەر لا با لەسەر لا کاکە هەژار با لەسەر گوێی مێرێ ئەوان گوێ مێرێ با لەسەر لا بچینە سەر بابەتەکە باسی پێغەمبەر سولەیمانەکەین چیو هەیە لەسەر سولەیمان بیڵێ گۆرەکە لەسەر ئیسلام و لەسەر یەهود و جوولەکە شتانم تەناوتم ئاوە بڵێ
یەک دقە من کاک دایەکەمەوە نازانین یەکشت جەماعەت پێ بێن ناکەن نازانین چاکەچە بکەن و منش بۆ خۆم ژێتان لێ ڕاگرن. زۆر باشە دەی کاکە هینەکانتان بقەنە سەر لا چونکە تەلەفۆنەکەی من لەسەر لا زانیم لەسەر لاتوانم دکتۆر وەرگرم دکتۆر زۆری پێ لەسەر شاعری گەورە و عاشقمان دە باشە کاکە دایەخەمەوە دکتۆری سا تێگەیشت و هەست کامێکتان ڕێز و حرمەتم بۆتانەی عەزیزم. داشە قورباندەی ئێستا چینە لای کاک دکتۆر بەزام کاک دکتۆرم بۆ وەرە گیرێ کاک دکتۆر نردوویەتی یەک دقە ئەوە کاک دکتۆر خۆی نردوویەتیەوە بۆیە لێرەوە کاک دکتۆر کاک دکتۆر ئەڵێ وەرناگیرێ ئەمە کاک زەردەشت ئەویش وەرناگرێ ئەڵێ من وەرگرە کاکە ڕێوار دەجارم ئەوە کرد وەرنەگیرە سەیریگە من خۆم بۆتان نێرم تکایە ئەوە مەکەن چی پێڵن ئێوە بۆم نیمەنێرن کاکە ڕێوار تۆ وەرناگیرێ ئێستا کاکە بەهێز بۆ نمونە توانم وەرگرم چونکە کامیرەکەی پیشانەیە کاکە ئاریانە توانم وەرگرم یەکێک پێم بڵێ کامیرە وەرم گرە ئەحمەد نەجات تۆ وەرناگیرێ سڵاو براسەر چاو کاکە زەریفان کاک دکتۆر بڕە دەرەوە وەرەوە ژوورەوە بزانم کامیرەکە پیشان نایە ناردووتە ئەزانم ئەوەتە ناردووتە باشە ئەوە ئەپروف ئاد نایە ئەڵێ نۆ ئەنسە ئەڵێم پێم وایە پێویستمان بە دوعایە بێ دوعا بخوێنین بەسەریا جا نازانم چی دوعایە بخوێنین بەسەریا کاک ئەحمەدەوە بۆم نردی ساڵێن ئادیم زانیم کاک ئەحمەد وەرەگیرێ کاک ئەحمەدمان وەرە کاکە ئەو بوو سەلام عەلەیکوم وعەلەیکوم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه کاکە بابەتەکە چییە لەسەر سلەیمانە؟ بابچینە سەر سولەیمان تۆزێ ئەوەی ئەوەندە گوێم لێ بووە لێم کۆتربازێکی چاک بووە غوڕابێکی هەبووە کاکە بەخوا لێن زۆر چاک تەربیەتی پێدا ئەوجا هەموو شتی بۆ هێناوە ئەو غوڕابە چی سێری کۆرە هەر کۆترباز نەبووە هەرچی گیانلەبەر و دار و بەر هەیە لەژێر ڕکێفی ئەوە بەخوا نازانم کاک فاتیح دەلێن کۆترباز بووە بێزبەن لە غوڕابەکە ساحیر بووە ئەوجادیش بووە جێشێکی هەبووە لە کۆتر کاکە ئەرێ وەڵڵا هەرەوەندە وستم بلێم ئەوجا کایکوا ئەوە کاکە ویستمەوە شت پێ بلێم بەخوا مەلا ئالان دوعای لێ کردووی کامیرەکە سەقەت بووە زۆر بڵێ باینکەن مەلا ئالان بانکەن با دوعایەکی کەمان بەسەرا بخوێنێ بەڵام آخر دەبێ ئاەتێکی عەکسی پێ بدەی یعنی ئەگەر سوورەت کورسی خێناوە دەبێ ئاەتێکی پێ بدەی عەکسی بێ ئەوجا دوعاکە بەرتەدا بەخوا مەلا ئالانیش ساحیرە ئاەتەکانی ڕەضاعە کەبیرە خوێنین بەسەریان دە باشە کاک فاتیح با مۆبایلەکەیان بکەنەوە سەر لا ئەوەی شتێکی پێە ئەگەر بکەنەوە سەر لا وەردەگیرێ زۆر باشە دەی زۆر سوپاس کامیرەشت بۆ نەنێرن ئەگەر کامیرەت بۆ بنێرن وەرناگیرێ ڕاستەکەی کامیرەم بۆ منێرن خۆم وەرتانەگرم ئێستا ئەمەی کاگە ئەحمەدم ئاوا وەرگرت باشە کاکە دەیگات چارە خاپس بزانین کێ نردوێتی زۆر باشە دکتۆر نەی نردووە ئێستا ئەگەر دکتۆر بابزانام دکتۆرم بۆ وەرە گیرێ چونکە ئەوە تام دۆلە مەکە ئەوە تا ئێستا تەواوە کاکە ئێستا تەواوە دکتۆرەڵەی خوا لە چارەی نووسیوین ئەمڕۆ من و تۆ بە یەکەوە قسە نەکەین باشە بۆ ئەڵێ نۆ ئەنسەرین فرۆم ئەوە چییە ئەڵێ چی ئەڵێ نۆ ئەنسەرین فرۆم لایڤ ڤیدیۆ گەست زۆر کاک دکتۆر واڵێ نەهاتوو
بەڕاستی عەجیب و غەریبە. ئێستا ئەڵێ نۆ ئەنسەرینگ فرۆم لایڤ، ئەڵێ جواب نایەتەوە، نازانم لە لای من وەها ئینەکات دووبارە. وەرناگیرێ کامیرە مەنێرن. ئەڵێ کامیرە مەنێرن بۆ خۆتان ئەوەیە لەوانەیە هیەوە بێ کاکە دکتۆر یەک جا بڕۆ دەرەوە وەرەوە ژوورە بەس کامیرەم بۆ مەنێرە با خۆم ئەوەکەم خۆم بۆ تۆێنێرم. ئەوانە جا منیژە و کێشانەم هەیە لەگەڵ ئەوەیە ئەڵێن نازانڵێن وەرناگیرێک ئەگەر بێت کامیرەکە پیشانەیە لەسەریسە بۆ نمونە سەروان سەردار کامیرەکەی کراوەتەوە پیشانەیە. کاکە ڕێوار ئەی زەهاوی ئەوەی تۆ ژوەر ناگیرێ. کاکە دکتۆر پیشانی نایە ئەڵێ ئێستا پیشانی نایە کامیرەکە پیشان نایە نازەم زۆر سەیرە ئەبێ کێشەکە لە لای من بێت ئەبێ کێشەکە لەکوێ بێت. سەر چاو کاکە ڕێباز زەردەش ناسر ئەوەی من بۆ نمونە لێەوە کاتێک کە ئێوە کامیرە نێرن من ئەپرۆڤ نایەت سەیرە ئەپرۆڤ ئەڵێ ئادەکەم ئەوە تا نایە بۆیە نازانم کێشەکە ئەوە کاکە دکتۆرە ئاد نۆ ئەنسە فرۆم لایڤ ڤیدیۆ ئاواڵێ ئەو مەزجەمەیاتی بەڕاستی سەیرە. سەر چاو باوانم خەتای سەنعاتی کوفارە. کاکە ڕێوار بڕۆ دەرەوە وەرەوە ژوورە بزانم ئەڵێ چی دکتۆر گیان زۆر سەیرە نازانم بۆ ئەوەیە بەڕاستی ئەمانەی یەک دەقە با ئەمانە هەمووی لابەرە ئەمانەی کە خۆیان داوایان کردو ئەوە لام بردن. ئێستا ئەگەر من بینێرم ئەوە هاوبەش کاکە هاوبەش ئێستا کاکە هاوبەش وەرەگرین زانین کاکە هاوبەش یەت ئەڵێ ئەویش ئەڵێ نۆ ئەنسەر فرۆم لایڤ ڤیدیۆ گەست. یەک دەقەزام بەمان ئەبێ زۆر سەیرە نازانم بۆ وای لێ هاتووە. من هەر نابێ نازانم ئەو بە تەلەفۆنن وەرنەگیرێنە ئەمان هەر لەوانەیە هەر وەرنەگیر من تابلێت کاکە فاتح ئەو بەگەش وەرم گرت کاکە ئەزبەرجان بەخێر هاتی بۆی خۆشبی سوپاس دەکەم ئەوە یەکەمین جارە هەست دەکەم شانسم گەڕایتەوە. زۆر سەیرە لە زۆر بەیانە تاقیم کردەوە وەرنەگیران کەچی تۆ وەرگیرە خۆمەوە بە شانس نەبینیوە قەت وتی شانسم لە هەموو شتێکە ئەوەیە ڕەشە نازانم شانسم لە هەموو شتێکە سپیە نازم شتێکی وا هەیە لە شووتیە سپورە سپیە شتێکی وایە بەس دیارە ئەوەیە کاکە فاتێ ئەمن ناتی مەسەل لایڤەکە نازانم بابەتەکەتان لە چیە و بەس ئێستا وای لێ هاتووە مەوزوعەکان ئەوەندە سەهەل بووینەوە وەکو دکتۆر پشتیوانەڵێ خۆمان پێویست ناکە خۆمان عازرکەین بەس مەوزوعەکەی برێ و با ئێمە بچینە دوێ. زۆر ڕاستە زۆر ڕاستە لەسەر پێغەمبەر و شاعری گەورەمان ئەوەی کە پەپوو سلەیمانەیەکی هەبوو وەکو جاسووسی هینات ئەویش هینە
يعني لەسەر شعر شتووە ئەوەی پێغەمبەر لا باسەکەی لەسەر سولەیمان چی هەیە؟ ئەها واللهی لەسەر سولەیمان ئەوەی کە لەسەر کورد کە کوردی بە شەیتان ناساندووە دەرێ ئەکردوهما کە هجومی هندی کردووە و کە کوردەکانی بەجن ناساندووە شتێکی وام خۆندیتەوە لەسەر شیعە و سونە هەردوو ئینکاری لەوە ناکەن لە ئەسڵەکەی سلێمانی هاتووە و سلێمانیش بەخۆی یعنی ئەگە بینە سەر حەق کە باسەکە کوڕی داچی یعنی زینای کرایە ئەو کوڕە پێیا بووە دەم خۆش ئەوها خوێندومەتەوە لە مێژووە یعنی لە زیناوە پێیا بووە لەسەرما باسەکەن هەندێکیان هەر بە خۆشان دەڵێن ئەمە مەلیکە و هەندێکیان دەرێن نەبیە و لەلایەکە چۆتە لە یەمن نازانم لەگەر چی مەلیکی یەمەنە مارەی کردووە بە کورتی و مختصەریەکەی کاکفاتێ چەند تاریخە خوێنیتەوە چەند تاریخە خوێنیتەوە سەر دەر چەند تاریخە خوێنیتەوە هەندە تووشی غەم و قەهرەبێ ئەرێ خۆزگە نەم خوێن باوە یعنی وەکو ئەوە دەست بە چاوی خۆتە گری ئەگەر تاریخی ئیسلام بخوێنیتەوە دەری چۆن ئێمە لەوەی زۆر ڕاستی سلەیمان کاکە فاتانێکە ژنێک لە ئەمن ئیشەکەم ژنێک لە تەنیشمە ئەوە ژنە خەرکی سووریایە شتێکی جوانی پێوتم وتی تۆ بڕۆ بخوێنەوە صفر التەکوین وانە صفر التەکوین ڕقم 16 کاکە خوێنمەوە لە ئیسماعیلەوە دێ باسەکە دەرێ هەتا یعنی پێغەمبەر خۆی ئەگەینیتە ئیسماعیل و ئیبراهیم دەرێ ئێوە ئێمە خاترتان نەگرین پێتان نارین داچی ئێوە داچی ئەو ئیسماعیلە ئەوەیە جاری هاجرە یعنی خەدامە بووە جاریەوە دەرێ ئەمە پێتان نارین یعنی لێرە دێ باس ئەوە دەکاتن ئەوەی کە هەمووی خوێندمەوە باوەڕم پێ نەکرد بەڕاستی ینی لەبەرەوەی وتمدا خۆ لەوانەیە عەقدەچی لەگەر ئێمە هەبێ هەمووی خوێنمەوە هەر تازە پێش ئەوەی بێمەسە لایڤەکەی تۆ ئەو سفری تەکوینە ئەو خوێنمەوە هەر زۆر تشتی خەیاڵە دەست بەسەری خۆمەگرم کەوا یەهودی و مسیحیەکان هەر زۆر شتێ پێمان ناڵێن ئەوزە بەڵام قوربەسەری ئیسلام لەوەیە کە پێی دەڵێ بخوێنەوە قورئانەکەی خۆی ناخوێنیتەوە بخاریەکەی خۆی ناخوێنیتەوە صحیح مسلیمەکەی خۆی ناخوێنیتەوە ئەوزا پێی برێم سفر تەکوین بخوێنەوە هەر لێمەدا خۆم ناتوانانی ئەو قسانە بکەیت باسی هەر دوێنێ باسی شعری ئومەیە ئەبی سەڵتم خوێندەوە کە پێغەمبەر نووسیویەتی بەخۆی دەڵێ ئامەنە شعریه وەکەفەرە قەلبیه یعنی ئەوە دلیلە لەسەر ئەوەی کە لێی دزیوە هەمووی شعرەکان کە لێی دزیوە لإمرار القصد زيوتي لا يعني هرتي أكيد زينة وورقرتنا وجارية وناوية كتنا وملك اليمين نظام ليم تكسو والله كاكا فاتح يعني كاكا أزبرجا لهموي خوشتر كاتك هالين قرآن كوتا كتابة وأوية باور وقناعتها بزيادة للشصت آياتي قرآن لتلمود وورقرا ولو عليه سبب مسلمان بلي تلمود شيء نزان تلمود شيء هیچ نازانی کاک فاتی ئەمن درێژە پێ نادەم عەزمشم لێ دکتۆری شوەرگری ئەمن ئێستا شتێک ئەخوێنمەوە عازری شەکەم ئەگەر ڕۆژێک لە لایڤەکان مەجالم دەن 9 لە قورئان نووسراوە ئەساتیر الأولین یعنی حەقایەتی کۆنە بۆمان باسەکەی ئەو 9 ئەوە قورئان بەخۆی باسی کردووە کەوا عالم خەرچی قوڕەیش پێیان گوتووە ئەوجا بزانە چەند جار پێیان وتوە تۆ حیسابی بکە 1000 جار بە محەممەدیان وتووە ئەو قسەیە بەڵام کە قورئان 9 باسەکە لێدەوە بنووسە الأساطير الأولين أو إلا الأساطير الأولين يعني كاكا أو حقيقة كونة بومي باسكي يعني بهمو جهل وتخلف كم عقري خويان خرشي قريش أو زهالة لكردكي خومان زيركتر ومسقفتر بوينة بداخوا أقصاكم كاكا ڕێزت هەیە کاک فاتێ زۆر پێخۆش ئالبوم بە وەرگرتنەی چاوەکانت ماچەکەم گوڵی کاک فاتێ هەپاتم کە بە نەپەرێککە وەگرم چاوت ماچەکەم بەلایمنی کاتێکی خۆش بەڵێ زۆر ڕاستە چونکە لە قورئانە لە زۆر جێگا بە محەممەدیان وتووە ئەمانە ئەساتیری ئەوەلین ئەمانە کە تۆ باسەکە هیچی تازە نییە هەموویمان بیستووە و لە حیکایەتە کۆنەکانن و کاتێکە سەریکە لە قورئانە لە چەند جێگا هاتووە کە بە محەممەد ئەڵێن تۆ درۆزنی
بە محەممەد ئەڵەن تۆ ساختە چیت بە محەممەد ئەڵەن تۆ ساحری بە محەممەد هەموو شتێکی پێڵەن کەچی مسلمانی کورد هاتووە ئەڵە چی ئەڵێ محەممەد بە صادق الئەمین ناسێنراوە صادق الئەمینی چی کاکە قورئان خۆی شایەتی ئەو قسەیەکە محەممەد بە درۆزن ناسێنراوە باسە ئەم برادرش پێم وایە مسلمان بێ بەڵکو بیگرێ ئەم جاریان ئەڵێ شتەکە خەریکە باشە بێت ئەڵێ ئادی بۆم ناردووی کاکە ڕێوەر لەلای من هەر ئەڵێ ئادین ئەرێ بە قەبری موسا هات سەرچاو هاتی دەنگت دێ ئابەس تۆزەگەی بڕێرنا لەلای من تۆزەگەی بڕێ بڵێ دەی ئەوە نەما ئەوە چی بوو دەنگە هات ئەرێ دکتۆر چی بەسەر هاو دکتۆر مەگە دکتۆر ئەوەمان بۆ بکچی پێڵێن ئاەتەل کورسیە شتێکمان بەسەرا بخوێنێ دکتۆر لای کوێی ئەوەتە ئەلێرا پیشانە یا وەری ناگرێت کامیرەکە و دیارنی کامیرەکە و نییە کاکە دکتۆر ئەم جاریان کامیرەکە و نییە ئەم جارە چاوەڕێتەکەم کاکە دکتۆر بڕۆ دەرەوە وەرە ژوورەوە سەر چاو کاکە ڕەوەندیان سەر چاو هەموو لایەکتان سەر چاواتن چاو تاماچەکەم کاکە شاخەوان بەخێر بێ هەر ئەڵەی خوا لەسەری نووسیوین نابێ ئەمڕۆ من و دکتۆر بەیەکەوە قسە بکەین چونکە من ئەزانم کە دکتۆر شتی زۆر پێیە لەسەر سولەیمان بەگیبانە گۆرانێک ژە بووە ئەوسا بەوینە سولەیمان بەگیبانە ئەوە هات ئێستا کامێرەکە و پیشانەیە حەمد و سەنا بۆ شەیتان ئەوە زۆر سەیرە ئەڵێ نۆ ئەنسە لایڤ ڤیدیۆ گەست چی بڵێم زۆر سەیرە نازانم بۆ تۆ بڵێ پەپوو سلێمانەکە نەهات بێتە ناو تەلەفۆنەکەمانەوە لای من نەبوو بەڕاستی وەرم گر هەستم کرد تۆ قەپاتت کرد نا کاکە ڕێواردیان وەریشم گرتی تو هاتیشی تو خۆت لات بن منیش پێم وایە لەوانەیە نوشتیان لێ کرد بێتین مەلا عەلی لەکێوە نزیکە مەلا عەلی کاکە سەفین مەگەر وای لێ بکەم ئەڵێ خۆت بڕۆ دەرەوە ئەوە ناردم بۆ وەرنەگیرە بەسەری موسا دکتۆرەم جاریان ئەڵێ ئادین سلێمان بەگیبانە ئەڵێ کەنەکتین کاکە دکتۆر لە لای منەوە هێشتا هەر ئەڵێ کەنەکتین لێگەڕێم تا وەرەگرین لە دوعاگەی مەلا ئالانی چی خۆی کامیرە خۆی ئێستا کێشەی کامیرەی هەیە دکتۆر مەلا ئالە
دکتۆرم وەرگرتووە نازام هەر ئێستا لە لای من ئەڵێ کەنەکتی جا چی بنێرم ئەوتە ناردوومە کاک دکتۆرەوە تا هەرڵێ کەنەکتم دووبارەی کەمەوە ئەوە سێبارەشم کردەوە باشە ئادیم ئەرێ بە قودرەتی قادرم چاریان کردی أي شلون بقدر هيني آياتي ويطوف عليهم خوينا ويطوف عليهم ولدان مخلدون يكسور يقر بروابك معجزة قرآن البته سلااو ڕێزم هەیە بۆ ئامادە بووانی ژوورەکە هیوادارم هەموو لایەکتان باش بن کاک فاتحی لە سەرەتا من دەمەوێت تۆزە قسە باز بکەم سەبارەت بە ستیڤن هۆکینگ ئەگەر ڕوخسەت هەبێ البته دیارە من ستیڤن هۆکینگ یەکێک بوو لە زانە بلیمەتەکانی سەدەی 21 و بە ئاینشتاینی سەردەم دادەندرێ لە تەمەنی 21 ساڵی بۆ نمونە دووچاری پووکانەوەی ماسوولکەکانی هات و دەتوانم بڵێم تەمەنی نزیک 29 ساڵ بوو تەشخیص کرا بە تەواوی نەخۆشەکەی پێدەوترێ مۆتۆ نیورۆن دزیز کە من وەک دکتۆرێک دەزانم ئەو نەخۆشیە چییە بریتیە لە ئیژ نەکردنی یا لە کارکەوتنی یا سزبوونی دەمارەکان لە ئاکامدا هەموو ماسوولکەکانی لەشی دەپوچێتەوە توانای ئیشکردن گرژبوون لە دەستدەن لەوانەش بۆ ماسوولکانی دڵی ماسوولکانی هەناسەی ماسوولکانی کۆندامی هەرسی هەتا ماسوولکانی قسەکردنی پێکەنینی بەڵام توانی تەحەدای خوددا بکە چکە ئەو نەخۆشانە تەنها 2 ساڵ دەژین 6 مانگ تاوەکو 2 ساڵ هیچ نەخۆشەیان نییە کە توانی بێ لە 2 ساڵ زیاتر بژی بەڵام لە ڕێگای زانست و تەکنەلۆجیا توانی ئەجەل بە درۆ بخاتەوە توانی تابلۆی پارێزراوی ئاسمان بە درۆ بخاتەوە توانی کەوا شتێک بە ناوی قەدەر و چارەنووس بە درۆ بخاتەوە و توانی ژیانێکی زۆر تەبیعی 76 ساڵ سەربەرزانە بلیمەتانە ئاقلانە بژێ و لە ڕێگای کۆمپیوتەرەوە قسەی دەکرد ئەمڕۆکە هەندێک دەبەنجی کورت هاتوون دەهۆڵ و زۆرنای ئەوە لێت دەن کە دەیانەوێت گاڵتە بە بلیمەتێکی وەکو ستیڤن هۆکینگ بکەن ئەوانە بەڕادەیەک دەبەنگ و قەشمەرن کە تەنانەت زۆر جاروێ پەنا دەبن بۆ زانستی ئەوروپیەکان بۆ ئەوەی بێن دەقێکی قورئان دەربێنن بڵێن ئەهە محەممەدێکی نەخوێندەوار 1400 ساڵ بەر لە ئێستا ئاماژەی پێکرد بوو درۆ لەگەڵ دەقەکانیان دەکەن و زۆر جار ژوێ کاتێک ئەو زانایانە دەمرن دوای مردنیان چکە هیچ کەسێک نێوەڵامیان بداتەوە دەڵێن خۆی کاتێک ستیڤن هۆکینگ باسی چاڵی ڕەشی دەکرد گوتی ئەمە شتێکی زۆر سەیر و سەمرەیە دەبی قودرەتێکی لە پشتبی من تێناگەم خوێندکارێکی موسڵمانی لابوو مصری بوو گوتی ستیڤن هۆکینگ ئێمە لە قورئاندا ئاماژەی پێکرایە ئەوە تەیە گوتی بەڕاست گوتی دەقەکەی بۆ خوێندەوە ستیڤن هۆکینگ گوتی ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بەڵام لای هیچ کەس باز مەکە چکە ئەگەر باز بکەم من لە ناسا دەرم دەکەن اینجا فترەیەکی تر دەبینی ئەم دەهۆڵ و زڕنایە دەبینی سەبارەت بە هەموو کەسێک ئەو گاڵتە جاریە دەکەن و ئەمڕۆکەش هاتوون گاڵتەی پێ دەکەن گاڵتە جاری موسڵمانان لەوەدا کاک فاتحی ئازیز محەممەد 18 مانگ لە پەلوپۆ کەوت بوو گووی لەژێر خۆیدا دەکرد باشە کاتێک هەڵیان دەگرت بە 2 دەست هەڵیان دەگرت قاچی لە زەویدا دەخشە بەڵام ستیڤن هۆکینگ بە کەرامەتی مرۆییەوە ژیا و توانی داهێنان و تۆژینەوەی زانستی زۆر گرنگ بکە و پەرتوچی هەیە کە زۆر گرنگە سەبارەت بە history of time چۆنیەتی دەستپێکی کات و هەروەها تۆژینەوە سەبارەت بە چاڵی ڕەش و هەروەها نووسین و تێڕوانینی زۆری هەیە سەبارەت بە نامۆف ئەلین و هەتاوەکو دوای خزمەتی مرۆڤایەتی کردیە و تەنانەت لە بواری کۆمەڵایەتی قسەی زۆر ڕێکوپێک و جوانی هەیە کە هەموو قورئانەکەی حەمەی کوڕی ئامینە بگەڕێی وتەیەکی وەکو وتەکانی ستیڤن هۆکینگ تێدانیە بەڵام ئەوانە دەبەنگن لەبەرەوە لە ئاستی ئەوە دانین بەڕاستی ئێمە بین لە بەرنامەیەکدا وەڵامیان بدەینەوە ئیتر بۆ نمونە تەنانەت خودی خۆیان سەیرکە کاک پاتێ حەمە بەچی دەمرێ ژەهر خۆزگە دەخوا مناڵێکی ببێ مناڵی نابێ مناڵی خەڵک دەکا بە کوڕی خۆی وەکو ماریە قبطی حەمە نەزۆک دەبی بۆچی نەزۆک دەبی چونکە وەبزەم گەڵ و گونی لێ عەفوریش نەپاراستووە هەرچی کونێک دەبینی تێدەخە لە یەک کاژمێردا تۆ وەرە لەگەڵ 11 ژن سێکس بکەی بێ ئەوەی غوسڵ بکەی لە نێوانیان
نەخۆشی ئەمە دەبەی بۆ ئەمەی ئەمە دەبەی بۆ ئەمە ژنەکانیشی نەزۆک کردیە خۆشی نەزۆک بووە باشە هەر لەبەرەوە کاتێک ماریە مناڵی دەبێ مناڵەکەی دەبا بۆ لای عایشە دەڵێ عایشە ئەوە لە مناڵی من دەچی عایشە دەڵێ لا ئەڕا شەبەهەن دەڵێ هیچ لە یەکچوونێک نابینم عەلی دەنێری کەوا بیکوژی یعنی اینجا هاتوونە ئەوەش دەکەن بەچی بە موعجیزە خۆی موعجیزەیە لەبەرەوەی پێغەمبەری ئاخری زەمانە نەدەبوایە کوڕی ببێ کورە کاتێک ماریە کوڕەکەی بوو لە خۆشییا بە ئاسماندا چوو بە ئاسماندا چوو یعنی ئەم درۆیانە چیە دەیکەن ئێوە بەڕادەیەک یعنی ملەتی کورد لە کوردستانی باشوور بەڕادەیەک دەبەنگە گەوجە نەزانە کچەکانی خۆی نییە کاکە گیان فاتیمەش جێگای شک و گومانە تەنها فاتیمە چۆن دەکرێت فاتیمە بەپێی توراسی ئیسلامی بی فاتیمە بووە کاتە خەدیجە تەمەنی 56 ساڵ بووە بابە نابی خۆ نابی خۆ بە زۆری نییە چۆن دەکرێت ئەمە دکتۆرین دەزانین ناویتن ئەوانی تریشی لە مێردەکانی تری بووە لە مێردەکانی تری بوو دوو کوڕەکەی لە سەروی تەمەنی 60ەوە بۆ یەکیانی لە 65 بوو بەڵێ هەمووی گاڵتە جاریە دروست کراوە خۆش بەکات دکتۆر من بە تەمام ئەم شەو فلیمەکەی دانێم فلیمەکەی ستیڤن هاوکینگ دانێم لە سەرەتای ژیانیەوە هەتا دەستخۆش من تازە دۆکیمنتێکم دا بەزان سعاتێک و 10 دقەیە وەرم گێڕاوە سەبارەت ئایا خوددا گەردوونی دروست کردیاننا ئەگەر بینەرم فلیمێکی زۆر گرنگە دۆکیمنتەری قسە دەکا کە زۆر گرنگە بژن سەیری بکەن با بگەڕێنەوە سەر سولێمان یەک دەقی تەوراتدا بوونی نییە لە ئەناشید سولێمان کە سولێمان گوتی بێتی کورد ئەسڵیان جنۆکەیە ئەمە تەنها لە دروستکردنی حەمەی کوڕی ئامەیە لە دروستکردنی عومەری کوڕی خەتابە کاتێک موسڵمانان هێرش دەکەن بۆ سەر گوڵاڵە کە ئێستاکە بە جەلەولا ناسراوە لە 8 مانگە 8 هێرشی بۆ دەکەن داگیرکاریەکانی تر زۆر ئاسان دەبی کاک فاتێ جنوبی عێراق دەگەنە جەلەولا ئەوی پێ دەڵێن جەلەولا گوڵاڵە لە 8 مانگ 8 هێرش دەکەن دەشتێن نامە دنێر بۆ عومەری کوڕی خەتاب دەڵێ چی بکەین دەڵێ ئەوانە ئەسڵیان جنۆکەیە من خۆم زۆران بازیم لەگەڵ ژنۆکە کردیە ژنۆکە زۆر بەهێز وەکو جنێوە قسەی کردووە بەڵێ وەکو جنێوی ئیهانە سوکاری ئەجینە ئەناشید سولێمان بخوێنەوە تێیدا نیە سولێمان قسەی وای نەکردیە دوو ئەوەی جێگای سیر و سەمەرەیە بۆ نمونە تەنانە موسڵمانان هاتوونە لە ئەناشید سولێمان گەڕاون دەڵێن تێیدایە ئاماژە بە پێغەمبەرایەتی محەممەد جانت دەقی ئەناشید سولێمانتان با بۆ بخوێنمەوە کە چەند ڕۆمانتیکە تۆ واوی لێ دەبارێ زۆر سێکسیە دەڵێ بۆ نمونە لە دەقەکەی چی دەڵێ ڕێگام بدا ماچت کەم ناودەمت ماچ بکەم خۆشەویستی تۆ تامی خۆشەویستی لێوەکانت زۆر خۆشترە لە شەراب کاگە دکتۆر یەک دەقا ئەوەستێنم ئەم شعراناڵن کاتێ باسی خۆشەویستەکەیەکە هەڵەن ئەها لە تەوراتە باسی مەحەممەد کراوە بۆ مەحەممەد ئەخە منش بەبستم ئەوەیە دڵن دەقی چوار دڵم باس کراوە ئەخە منش دەمێ باسیەوە بکەم کاتی خۆی وەڵام داوەتەوە لە ڕەنگ بە بینی بت یەک دقەیە یەک دقە با بچمە زەر دقێکی سەر دەڵێتن من زۆر ڕەشم ئەی کچەکەی ئۆرشەلیم سنگت نازانم چییە ڕاند نازانم چییە یعنی وەسفی دەکا بە دوور و درێژی یعنی زۆر ڕۆمانتیکە یعنی کچەکەش وەڵامی دەداتەوە و ئەو وەڵامی دەداتەوە و دەڵێتن خۆشەویستەکەی من سولێمان لەناو هەموو پیاوان دیارە و سپیە و لێوی لە چی شیرنترە و نازانم چی لە چی خۆشترە و هەتاوەکو دوایی هاتوونە لە دەقی چواردەم یەک دقە دەقی چواردەم چی دەڵێ ڕەنجی نێوان مەمکەکانی وەلحاصڵ تاوەکو دوایی باسی نێوان مەمکی خۆشەویستەکەی دەکا خۆشەویستەکەشی وەڵامی داتەوە My beloved is to me a cluster of henna balsam تێڕەگەی دڵێ خۆشەویستەکەم لەناو هەموو پیاوان دیارە تێڕەگەی هەتاوەکو دوای دێرە دڵێن کاتێک دەڵێ beloved خۆشەویستەکەم ئەوە مەبەستی محەممەدە مەبەستی سولێمان نییە دڵنەوە مەبەستی محەممەدە مەبەستمەوە بوو دەم خۆش
لێرەدا لە دەقی چواردەم لە ئەناشیت من وەڵام داوەتەوە دوو جار لە ڕابردوو بە درێژی دەگەی لە دەقی چواردەم دەڵێن بیلۆڤت یعنی خۆشەویستەکەم ئەمە مەبەستی محەممەدە یعنی لەو گانگانۆچەی کە ئاماژەی پێکردی و ڕانت ئاوا و سمتت ئاوا و سنگت ئاوا و لێوت ئاوا و ئەویش وەڵامی داتەوە و ئەویش وەڵامی داتەوە دڵ ئێرە ڕەنگیش بێ دەزانی چۆنە کاک فاتێ چونکە محەممەد پیاوی شەهوەت بووە هەمیشە لە ناو دەقانە خۆی دەبینێتەوە ئەو دەقانەی باسی نیکاح و فەرج و فروج و ئەوڕەت و ئەو شتانە یعنی ڕەنگ بێ مۆزوعەکە بابەتەیە کاک دکتۆر پێم وان نییە چۆن ئەڵێ ئەوەی لە مشت بێجەواڵە دەڕێت کوڕی داودە داود کوڕی داودی ژێگێک بووە لەو کەسە سێکسیانە بۆ نمونە دایکی ئەم سولەیمانە ئەو ژنەیە کە داود قاعدە عسکەریەکەی قاعدە عسکەریەکەیتی هی داود بە کوشتنیدا چکە دووجیان دەبێت داود شەش ڕۆژ بە ڕۆژوە دێ بۆ ئەوەی خوا مناڵەکە نەکوژێت بەڵام خوا هەر ئەڵێ مناڵەکە باشە کاکەی مسلمان بیری لەوە نەکردوێتەوە داود و ئەم ژنە تاوانیان کردووە تاوانی مناڵێک چییە کەوتۆ دەستەوە پێغەمبەر زادەیە جاڵێ کردە دوایی کابرایەتەوە نامەیەک بە خۆیان نێرێتەوە کە ئەمە بە هەر شێوەیەک بێ بیکوژن یا بە کوشتی بەنیا بیکوژن مێردی ئەم ژنە چونکە ژنەکەی حامیلە کردووە لەبەرەوەی نەزانێ تا ئابڕووی نەچێت دوایی یەک ژنەکە کا بە ژنی خۆی و جا ئەم سولەیمانە کوڕی ئەو ژنەیە بڵێ داود سەرکردەیەکی سەربازی دەبێ کاتێک سەرکردە سەربازەکە دەنێری بۆ جەنگ پەیوەندی لەگەڵ خێزانی سەرکردە سەربازەکە دروست دەکا دووجیانی دەکا سەرکردە سەربازەکە دێتەوە داود داوای لێ دەکاتەوە دەڵێ بەبێتەوە ئەم شەڕە مەیسەر نابێت تۆ قائیدێکی ئاوای دەوێ بە کوشتنی بدا دەینێری بە کوشتنی داتن هەر لەوێ بەشێ بۆ نمونە لە خوداکەی خۆی دەپاڕێتەوە و خواردنی بۆ نمونە بەراز و ئەو شتانە لە خۆی حرام دەکە ئەو شتانە یعنی وەکو کەفارەت مەوزوعەکە ئەلەوێەوە هاتیێتەوە هاتوونە ئیتر یعنی بەڕاستی ئیسلام ئەگەر سیر بکەی کاک فاتح شعرەکانی ئومەیە ئەبی سەڵت زۆرێک لە شعرەکانی سەبارەت بە مریەم ئالە ئیمران سەبارەت بە خەڵق سەبارەت بە عەرش هەتاوەکو زیندوو بوونەوە چونکە کەسێک بووە لە حونەفا و بە بەڵگەشەیە دوو نیازم وایە بەرنامەی ئێستا بنێ بەڵام بە حکومەوەی کورد شعری عەرەبی تێناگاتن بۆشی بخوێنێ و بڵێ ئەوە لەوە نزیکە تێناگا زۆر ئەگەر دەبێ عەرەبی بزانی ڕاستەکەی دوو لوبەیت شاعیرێکی تر بووە کە محەممەد مصحفی لوقمانی لێ وەرگرتیە لوقمان سوڕەتی لوقمان بە کاملی لەوی وەرگرتیە ڕۆژێکیان لای کەعبە دەیبینێ دەڵێ تۆ چت لایە دەڵێ من مصحفی لوقمان دڵ بۆم بخوێنەوە بۆی دەخوێنێتەوە ئێستا دەبین ناو قورئانەکەی محەممەدا شعری سوڕەتی ئەلقەمەر باشە زۆرێک لە شاعیرەکانی تر بەڵێ زۆرێک لە شاعیرەکانی تر ئەوی تریان هەمووی خوراپەی یەهودیە لە دوورگەی عەرەبی کاک بۆ نمونە قورئان دەڵێتن دەڵێ یەهودیەکان بەدەستی خۆیان دەنووسن یەکێک لەوەی کەوا ڕەخنەی ئیسلام لە ئیسلامە کە بەدەستی خۆیان دەقیان نووسیوە مەبەستی ئەوە نییە لە دوورگەی عەرەبی خەڵکی عەرەب لە زمانی عیبری تێنەگەیشتووە یەهودیەکان هاتوونە چیرۆکی خوراپیان نووسیوە فرۆشتویان بە عەرەبەکان ئەمە لە تەوراتە محەممەد ئەوانەی وەرگرتی خوستی ناو قورئانەوە تەنانەت کەسێکیان پێی دەڵێ محەممەد تەنها گوێیە ناوەکەیم لەبیر نەمایە لە قورئاندا ئاماژەی پێکرێ دەڵێ ئەی محەممەد پێت دەڵێن گوێ بەڵام تۆ گوێنی خۆیان گوێن یعنی کەسێک لە قوڕەیشەکان دەڵێ محەممەد گوێیە مەبەستی گوێی لە هەر شتێک بی دەیخاتە ناو قورئانەوە وەری دەگری دەیخاتە ناو قورئانەوە و ئەسبابی نزولی هەیە سەبارەت بەو کەسە کە وای بە محەممەد گوتیە قورئان هەمووی گاڵتە جاڕیە لە سەرەتاوە بۆ دواوە کاکەجان هەر هەمووی بەڵام کاتێک کورد زمانی عەرەبی نازانێ و ناتوانێ بشیت بۆ ناو ئەو تڕاسە یعنی ئەمە خۆی لە خۆیدا کارە ساتە کاکە کارە ساتە جا لەبەرەوە ئێمە زۆر نەچوین بۆنە ئەو مۆزوعانە تەنانەت کاکەجان چیرۆکی سولێمان لە تەورات بەو شکل و شێوە نییە قورئان باسی دەکا ئەڵڵا بای خستۆتە ئەختیاری و جنۆکە و بەزم و ڕەزم و هەموو سوپاکەی سواری بەڕێیە کردی و لە ئاسمان فڕیوە و
ئیتر لەگەڵ سولەیمان بۆ نمونە چیا و نازانم چی سوزدەیان بردی و ئەو قسە قۆڕانە لە تەوراتدا ئەسڵەن بوونی نییە کاکە باواز لە تەورات بێنین باواز لە تەورات ئەغەنان ئەخی یەک دقە دەزانی بۆ باسی دەکەم دەزانی بۆ باسی دەکەم دەزانی بۆ باسی دەکەم دەزانی بۆ باسی دەکەم یەک دقە کاتێک چیرۆکی ئیبراهیم لە تەورات دەخوێنیتەوە مەبەستمەوە نیە بڕوان بە ئاین هەیە دەیخوێنیتەوە لەزەتی تێدایە چکە چیرۆکە لە سەرەتاوە بۆ کۆتایی نەک بەشێک لەوێ تێدەگەی چۆنە ئێستا بۆ نمونە ئیبراهیم پێت دەڵێ چۆن هاتووە چووە بۆ هەڕان هاتووە چووە بۆ میسر لەوێ ژنەکەی خۆی داوە بەهین بە فیرعەون ڕابواردنی لەگەڵ کردیە لەوێ کەنیزەیەکی بەدەستهێناوە گەڕاوەتەوە تاوەکو دەمرێ چیرۆکەکە هەموو لە دوای یەکە خۆشی لە دەبینی وەکو چیرۆکت لە قورئان دەبی پارچەیەک لەوێ و موفەسیرەکانی قورئان لەو شوێنانەی کە بۆشایی تێدا بووە گەڕاونەتەوە سەر تەورات بۆی چیرۆکە تەواوکەن تێدەگەی چۆنە مەبەستم ئەوەیە کاکە دکتۆر ڕاستکردنەوەی قسەکە و سەیریکە کۆمەڵە ئاەت هە لەسەر ئەم چیرۆکەی کە ئێمە باسەکەین لە ئەنبیا هاتووە کۆمەڵێکی زۆریکەی چووە بۆ سوورەتی نەمل لە سوورەتی نەملا هاتووە کۆمەڵێکی لە سەبە هاتووە کۆمەڵێکی لە سات هاتووە دەم خۆش مەبەستم وەیە 49 ئاەتە چووەتە ناو 5 سوورەتەوە باسکراوە تەنانەت ڕیچارد لە ڕۆژان دکتۆرێک پێیابێ کە هەموو ئاەتەکانی بۆ کۆ کاتەوە ئەی خاتە بەردەست و چیرۆکەکەی دەڕۆنی باسی چیەکە بەڵێ تەنان ریچارد دۆکینگ کە بلیمەتێکە دەیناسی خۆت دەڵێت تەورات سەردەمی کۆن بۆ خوێندنەوە بۆ فێربوونی ئەدەبیات بۆ فێربوونی شێوازی شەعر بۆ فێربوونی زمانی ئینگلیزی کلاسیک و تەنانەت بۆ خوێندنەوەی هەندێک لە چیرۆکانی خۆشی تێدا دەبینی وەکو مۆزوعەشی چیرۆکە کەوا دەجێڕیتەوە بەڵام قورئانەکەی هەما کاتێک دەیخوێنیەوە تەنها هەست بە ئازار و ئەشکەنجە دەکەی ملک اليمین نیکاح دەستدرێژی بۆ سەر مناڵان هەرچەندە تەورات پڕیەتی لەو شتە بەزدەبت تەورات پڕیەتی وەکو هی هەمەوایە کەنیزەی تێدایە ئاگاداری ئەوەی کە نزیکەی 6 بۆ 68 ئاەت لە تەلمود وەرگیراوە هەر ڕێک لە تەلمودا هەیچی نەک ئەوە کاکە زۆر شتی تر بۆ نمونە ئیبن هیشام ئیبن ئیسحاق کاتێک ناوی لە محەممەد نایە الصادق الأمین لە ئینجیل بردوویەتی مەسیح ناوی صادق الأمینە لەوێ دەریهێنا و دایکی بە محەممەد مەوزوعی لە دایکبوونی محەممەد صادق الأمین نەبووە نا هەتا لە دایکبوونی محەممەد تۆ بڕۆ لە سیرەی ئیبن هیشام بخوێنەوە دەڵێ محەممەد کاتێک لەگەڵ باوکی ڕۆی بەلای کەعبە بچی هاوسەرگیری لەگەڵ ئامینە بکە خوشتی وەرەقەی کوڕی نەوفەل لای کەعبە ڕێگای لێگرت گوتی محەممەد گوتی عەبدوڵڵا سوارم نابی هەراوها بەو لەسەیە بەو نسەیە گوتی لێرە سوارم نابی ئۆکەی هەر پێی دەڵێ ئاوە بەو نەستەی ئەین تەرجمەی حرفی دەکەم پێی دەڵێ سوارم نابی لای کەعبە ئەو کەعبە پیرۆزەی دەڵێن عەبدوڵڵای دەڵێ من ناتوانم باوکم بەجێبێلم دەبی لەگەڵ باوکم بووم دەچی ژن مارە دەکا ئەو ئامینە لە عەبدوڵڵا مارە دەکا مارەکردن نەبووە لەسەر ئەلات ئەویش هالە لە خۆی مارە دەکاتن وچی دەڵێتن وعەبدوڵڵا وقع عليها في مكانها عەبدوڵڵا سواری ئامینە بوو لە شوێنی خۆی نەسی ئیبن هیشام باشە سیرکە دەڵێ کاتێک عەبدوڵڵا گەڕایەوە چکە ئەو کات دەبایە 3 ڕۆژ لە ماڵی خەزوران بەزاوە بی ئێستا حەمە لە ماڵی ئەو بەکر بەزاوە بۆ کاکە مهمە یعنی سنەتی پێغەمبەرە دەڵێ کاتێک عەبدوڵڵا دەگەڕێتەوە ئەو جارە خۆی داوە لە خوشتی وەرەقی کوڕی نەوفەل دەکا هەر لای کەعبە دەبی بە قودرەتی قادر دەڵێ چییە ئەوڕۆکە داوام لێ ناکەی دەڵێ ئەو ڕووناکایی لە نیوچەوانت دەبریقایەوە ئەو ڕووناکایە نەما بۆچی ئەو درۆیان دروست کردیان گوایە ئەو ڕووناکایە دەبیتە بە حەمە ئەتێ دەگەی چۆنە ئەلزین ڕووناکایەکی نورێکی ئیلاهیە حەمەی لێ دروست دەبی باشە جا کۆمەڵی معجیزان داتاشیوە کە ئەو ڕۆژەی محەممەد لە دایکە بێ نورێک لە زێی شەبق دەرەشی
ئەڵێ خۆی سامانەکەی نیویانە هەموو شارەکە خۆی سامانەکەیەتی باشە کاک دکتۆر مونە محەممەدێک لە مەکە لە دایکە بێ تاقێکی زرا بۆ تاقێکی زراچی پەیوەندی هەیە لە دایک بوونی محەممەدەوە نا من یەک پرسیار با لە خۆیان بکەم ئاگری مەجووز چی پێ ئەی باشە بتەکان بۆ ناتەقین لە تەنیشتی خۆیەوە نانا من با مسلمان بە یەک پرسیار لە خۆیان بکەن بۆچی شەبەقی فەرجی ئامینە دەچێت بۆ بوسرا شام بوسرا نە شوێنێکی مقدسە قودس مقدس بووە بۆ چکە کەنیساکەی بوحەیرا لە بوسرا بووە کەنیساکەی بوحەیرا لە بوسرا بووە شەبەقی ڕووناچی دەرەچێت بۆ بوسرا ئەڵێن محەممەد کوڕی بوحەیرایە بەڵێ کوڕیتی زۆر ئەوە ناکرێت ئەگەر کوڕی عەبدوڵا بێ ئەبێ 4 ساڵ لەسکی دایکی ئەما بێتەوە کوڕی و دەقی قورئانیشێ دەقی قورئان هەیە دەڵێ پێی دەڵێن یەملە عەلەیهی دەڵێ ینی دەقەکە لە بیرم نەمایە دەڵێ قوڕەیشەکان دەڵێن کەسێکی نائەرەبە بۆی پڕ دەکاتەوە یعنی دەقەکانی قورئانی بۆ دەنووسی دەستی سەر تەفسیرەکان دەڵێ بەڵێ کەسێک هەبووە لە مەکە ژیاوە نائەرەب بووە بۆ مواضعی بازرگانی بەڵام ئەوە عەرەبی نەزانیوە چۆن دەکرێت یعنی مفەسیرەکان پاساو دەدۆزنەوە بەڵێ بوحەیرا بووە بوحەیرا و وەرەقەی کوڕی هەر تەقەیەکی بەڵێ خەدیجە و بەڵێ ئەمانە هەر تەقەیەکی مەسیحی بووینە کە بڕوان بە ثالوث نەبووە ثالوث سێ کوچکەکەی مەسیحی نەبووە بەس پێیان وا بووە عیسا پێغەمبەر و تەواو دەرکراینە لە کەنیسا ئەوە بووە ئەو هەر تەقەیە بووە جا من لەبەرچی بەلامەوە گرنگە ئەگەر تۆ بچی یعنی جارێکتر ناکرێ یەک پرسیار ئەوەیە ناکرێ خودای ئیسلام خودای عیبری بێ خودای مەسیح بێ چونکە دەچی ئەو دەقانە دەخوێنیوە خلافی تێدایە چیرۆکی سلێمان تۆ بڕۆ لەوێ بخوێنەوە ڕاک پێچەوانەی چیرۆکی سلێمانە لە قورئان سلێمان مەلیکە پێغەمبەر نییە لەلایەوان یعنی هینە سەیرە زۆری تر لوت کاکە لوت لایوان پێغەمبەر نییە لوت لایوان پێغەمبەر نییە لایوان ئیبراهیم مەسحەفی بۆ نەهاتووە پەرتوشی بۆ نەهاتووە ئیبراهیم کەچی بە جۆرەی قورئان ئیسماعیلیش پەرتوشی بۆ هاتووە شتی وات بینیوە ئیسماعیل نوح و ئەوانەش نوح چی بڵێن نوح و ناوی چییە ئەمەی چی ساڵح و ئەوانش کتێبیان بۆ هاتووە يعني القرآن ضل كان إسماعيل رسولا ونبيا يعني برتوشي هبوا ماشي جال درجة عربي جوا من نظام برتوكي بعبري بوهاتيا بعربي بوهاتيا أجر بعبري بوهات بيتن بعربي بوهات بكوات محمد درودك يكم بيغمبرني بو عرب هاتيا إخوة أجر بعبري شات بيواتا الله زور دبن بو ما نايشي تو برتوكي عبري بو خلش درجة عربي دنيري بو إسماعيل ويانا ئەز ئەنجی شتەکانیان هاتیە حەد ناڕێکە بەڕاستی تۆ سەیریکە لە قورئانە هاتووە کە بۆ نمونە ناوی چییە یوسف باوکی یوسف یعقوب ئەزانێ یوسف ئەبێ بە پێغەمبەر بەڵام دوای نازانێکە گورگ نەی خواردووە کە بۆ نمونە لەکوێیە ئەخر تۆ وەرە سەر لەم شتانە دەرکە هەمە خۆی زانیوێتی هەمووی پۆخڵەواتە هەمووی تەناقضاتە لەبەرەوە لە سورەتی المائدە ئاماژەی بۆی کردی لا تسألوا عن أشياء تبدو لكم تسوءكم جوان پرسیار مەکەن ئێوە دەقی دواتر دەڵێ زۆرێک کەس پێش ئێوە پرسیاری کرد کافر بوو یعنی ئەڵڵای ئیسلام لە عەقڵی مرۆڤ دەترسێ سەیرە ئەڵڵای ئیسلام لە پرسیار دەترسێ لە پرسیارکردن دەترسێ لە منطق دەترسێ گاڵتە جارێ جا من چیرۆکی هودهود و مێرو و کە لێمانیان کردووە بە موعجیزە و سلێمان و جنۆکە و ئەو گاڵتە جاریانە خورافەیەکە وەکو ڕۆستەمی زاڵ کاتی خۆی داپیرم بۆمانی باز دەکرد کاک دکتۆر باشە لە سەردەمی چی پێڵێن لە سەردەمی سولەیمانە
ئەڵێ هەرچی تەیروتیور هەیە کۆی کردەوە پەپوو سلەیمانەی لێ نەبوو ئایا موسڵمان بڕیاری کردو بۆ لەو سەردەمەیە تەنها یەک پەپوو سلەیمانە هەبوو جا لە شوێنێک دەوێت عقوبەی بدا درێوە لە چێ بووی هەتی ئەڵێ هەڕەشەی لێەکە هەڕەشەی لێەکە یاتەوە ئەڵێ گەماڵ باوک لەکوێ بووی دڵ لەکوێ بوو سەگ باو ئەڵێ سەربێ ئەگەر ریزنێکی باشی بەدەستەوە نەبێ وەکو سەگ بوو تۆ پێ دەڵێ وەچم لەو مەملەکە ئەڵێ شتم ئەڵێ مەملەکەتەوە لە مەملەکە باشە پرسیارەکەی من ئەوەیە ئاخۆ یەک تەنها یەک پەپوو سلەیمانە هەبووە لەو سەردەمەی سلەیمانە دیارە ئەرەفێقای کرد چی پێڵێن طبعا جێشەکەی لە هەموو شتێک جاوە برادێک پێشتۆ هاتە سەر خەدوتی کۆترباز بووە بەڵێ کاکە فرقەی کۆتری هەبووە لەشکری کۆتری هەبووە لەشکری قازی هەبووە لەشکری نێرەکەری هەبووە جنۆکەی هەبووە زۆری هەبووە جا ئەڵێ هەمووی مسەخەر بووە لە ژێر دەستیان شتێکی کە کاکە دکتۆر ئەڵێ لە کاتی مردنیا ئەچێتە دەرەوە و لەسەر گۆچانەکەی وەستێ لەبەرەوەی ئەڵێ لەبەرەوەی جنۆکە و شەیتانەکان نەزانن لە بۆی ئیش بکەن نا لە بۆی ئیش بکەن مراقەبەیان بکە نەزانن مردووە نازان مردووە اینجا مراقەبەیانەکە نازان مردووە ئەی ژنەکەی نەیگۆدەوە مێردەکەم چی لێ هات ساڵەکە 2 ساڵە گەماڵ باوکێک نەیە بەلای ئەم جەنازای بڵێ ئەرەتین و نییە برسی و نییە فەستا بەسەر ئەم گۆچانەوە بوەستی تاوەکو مۆرانە گۆچانەکە دەخوا مۆرانە اینجا بەردەوێتەوە بەڵێ ئەخ ناکرێت یعنی تۆ وەرە بیر لە پرسیارەکانی دوای ئەوانە نەکەیتەوە باشە قەی ناکە یەکێک نەبوو خۆم کابرای بە معدەلی خەڵکی بەدواوە بووم بە معدەلی خەڵکی لەگەڵا بووە ئەیەکێ نەیوت ئەرێ ڕۆڵە ئەبینم تۆس بۆ نمونە هەفتەیەکە لەویا بەستاوی ئەرێ نەمەدی لە برسا ئەرەتینون نەبوو ینی جنۆکەیەک نەیگوتی ئەرێ ئەو دیوارت بەدڵە باشم کردێ باشم نەکردێ چۆن بزەبت یا قوربانجان ئەم بەردە گەورەیە لەکوێ دانی لەکوێدا ئەوە تەنها لە عەقڵی کوردەوەشێتەوە عەقڵی کوردی باشوور ئەم شتانەی قبوڵە و تەواو لەبەرەوە وەزع مانگەلە خۆشە و ئەو تەجروبەش وا لەدەست دەین تورکیا لە دوای ئافرین ئەگەر سەرکەوێ دێ بۆ کوردستانی باشوور و بەرنامەکەش تا ڕێژراوە اینجا بیخۆ بڕۆ گاڵتە جاریە بەڕاستی ینی من کاکە نەک ئەو دەقانە کاکە فاتێ تۆ واز لەو چیرۆکانە بینە گریمان ئەو بۆ عیبرەتە چیرۆکە و درۆیە و کاکە ئەسحاب الکەهف محەممەد تحەدایان کردیە پێمان بڵێ سەبارەت بە ذوالقەرنەین سەبارەت بە یاوەرانی ئەشکەوت سەبارەت بە ڕۆح محەممەد گوتی بەیانی دێمەوە بەیانی النەضر بن الحارز لێی کردیە جا دواتریش لە ڕقان لە دیلەکانی بەدل دواتریش لە دیلەکانی بەدر هەمیان بە پارە ئازاد دەکات بەڵام نەضر دەکوژێ دڵێ نابی ئازاد چکاتخۆی تووشی شەرمەزاری کردیە دڵێ بەیانی دێمەوە محەممەد بەیانی نایەتەوە 2 بەیانی نایەتەوە هەفتەیەک نایەتەوە 2 هەفتەی پێدەچی دەڵێ ها محەممەد ئەوە چی بوو چوو بوو لە زانیاری گەڕابوو گوتی جادەقێکی قورئانیشی دابەزاندووە دەڵێ لەبەر ئەوەی نەمگوت ئینشاءڵڵا جوبرائیل نەهات بۆلا جادەقێک دابەزاندووە دەڵێتن ئەی محەممەد ئەگەر ویستت کارێک بکەی دەبێ ئینشاءڵڵای بۆ زیاد بکەیت لە دەخەدا هاتووە ڕۆح گریمان هیچی نەزانی محەممەد مشکلە نیە ئەوە تەرح کاکەجیان بۆم لە ئیمتحانی ئەعدادی 3 پرسیاردی دەڵێ دانەیەک تەرک ئەوە تەرک مشکلە نیە بزانی ئەسحاب الکەهف چی دەڵێ ئەڵڵا بزانم چی دەڵێ هەندێک خەڵک دەڵێن 3 کەس بوون بە سەگەکەیان 4 کەس هەندێک کەس دەڵێن 5 کەس بوون بە سەگەکەیان 6 کەس هەندێک کەس دەڵێن 7 کەس بوون بە سەگەکەیان 8 کەس و هەندێک خەڵک دەڵێن 300 ساڵمانەوە و هەندێک کەس 9 ساڵیشی بۆ زیاد دەکەن خۆی 9 ساڵەکە کاک دکتۆر لە دواییە پێوەی لکێنرا کاتێکە ضەرب و تەقسیمی ساڵی زاینی و کۆچیان کرد
9 ساڵ فەرقەکە لە 300 ساڵان 9 ساڵ ئەوەش هیچ کاکە ئەوە هیچ بەڵام ئەگەر هاتوو وحی ئیلاهی بووە دەبات بیگوت با کاکە گیان حەوت کەس بوون بۆ نمونە تەمەنیان 29 و 28 و 27 و 26 بوو ناویان جۆن و قادر و عەبدولجنس لەتیف و عەلی باپیر و مەلاکری کەر بوون و تەفاسیلی بدا بە نەک تۆ بێ قسەی خەڵک دووبارە بکەیتەوە و چش دەڵێتنەوە علم چش دەڵێ دواتر سیرکە ئەمە علم الغەیبە تەنها الله و چەند کەسێک دەزانن ئێمادەم چەند کەسێک بزانن بۆچە علم الغەیبە کەواتە علم الغەیب نێتەوە ئەین دەرس لە علم الغەیب ئەڵێ علمەکە لە لای خوایە کەواتە پێمان ناڵێ واتە علمەکە نەک تەنها لایەن الله لەلایەن الله و چەند کەسانێکی کەم دەزانن ئێمادەم کەسانی کەم دەزانن علم الغەیب نێتەوە یعنی لە غەیب دەرچوو لە غەیب دەرچوو سەبارەت بە دڵقەڕنین ڕێک من سەیری نزیک بە 7 مفەسیری ئیسلام کرد هەر هەمویان دەڵێن ئەسکەندەری مەقدۆنیا ئێستا هاتینە هەموو بەڵگە مێژوویەکان نیشانیان داوە کابرایەکی دوودەجی بووە حەزی لە پیاو بووە کاتە خۆشەویستەکەی دەمرێ بەردەوام سەرخۆش دەبی داوای دەکەن کەوا بیپەرستن کوشت و کوشتاری کردووە بتپەرست بووە داوای خودایی کردووە و قورئانی چی دەڵێ وقلنا يا ذا القرنين ئێمە گوتمان یعنی الله دەڵێ گوتمان ئەی ذو القرنين یعنی الله وحی بۆ ناردیە وحی بۆ مسلمان توش بووینە ئێستا هاتینە دەڵێن ناخۆی ئەمە یعنی کوڕەش بۆ کوڕەش بووە دایانە خۆیان لەو مۆزوعە دەربێنن تیایدا کەوتینە محەممەد هەڵە دوای هەڵەی کردیە ئەو مۆزوع ئەشواز لە بینە کاکە گریمان ئەمەش تەرخە مشکلە نییە باشە مواضعی ئەخلاقی قورئان کورە مواضعی ئەکادمی مواضعی لاهوتی مواضعی زانستی هامانی هێناوە لەگەڵ فیرعەونی داناوە هامان هی ئێران بووە نازانم چی هەر هەموو مریەمی کردووە بە خوشتی عیسا و موسا مریەمی کردووە بە خوشتی موسا و هارون هیچ پەیوەندی بەوانەوە نییە 1500 ساڵیان بینە لە محەممەد دەپرسن پرسیارێک دەکەن وە بزانم ئەبوو سەعید الخودری و بزانم لێی دەکاتن ئەگەر هەڵە نەبم دەڵێ ئەی پێغەمبەری ئەڵڵا کامە مزگەوت یەکەم جار دروست کرا دەڵێ کەعبە دەڵێ ئەدی دووەم مزگەوت دەڵێ بەیت المەقدەس دەڵێ ماوەی نێوانەیە چەند بوو دەرێ 40 ساڵ ئێستا پرسیار دەزانین سولەیمان بەیت المەقدەسی دروست کرد باشە و ئیبراهیم کەعبەی دروست کردیە باشە نێوانی ئیبراهیم و سولەیمان 1100 ساڵە محەممەد دەڵێ 40 ساڵ محەممەد دەڵێ 40 ساڵ یعنی ئەمانە هەمووی کاکە بەڵگەی زۆر ڕۆشنن بۆ کەسێک بیرکردنەوەی ناوێ بڕوا بکە مۆزوعەکە بیرکردنەوەی ناوێ هەر بیرکردنەوەی ناوێ کاکە 3 ساڵە ئێمە بەڵگە نەما نیشانی نەدەین بە خەڵک دەوێت گەوج بێ خۆتوار ئەوەندەت پێ دەکرد خەڵکی خۆیەتی مابشی با گەوج بێ بە گەوجی بژی و تەواو بەڵام من مۆزوعی من ئەوەیە سیرکە یەک مۆزوع دەڵێم مرۆڤ پێویستە یەک ئەگەر لە ملیۆنەها ئەگەر دابنێ کە خودایەک بوونی هەیە کاکەجان باشە ئەگەر ئەو خودایە بوونی هەبێتن ئەڵڵا ئەو خودایە نییە خودایەکی درۆزنانەیە نانە هیچ نییە خودایەکی درۆزنانەیە تۆ لایەنی کەم لەوە بترسێ لەو ئەگەرە یەک لە ملیۆن چکە تۆ خودایەکی درۆزنان دەپەرستی خەڵک بیر لەوەش ناکاتەوە بیر لە هیچ ناکاتەوە کاکە ئیلاه القەمەر دەپەرستن جا ئەو دەبەنگە کاتێک لەگەڵ تو دیبێتی دەکرد دەیگۆ وەنشەقەت القەمەڕ و دەیکرد بە موئەنەث کورە دەبەنگەوە تۆ کوفرت کرد چکە لە ئیسلام قەمەر نێرینەیە ئەی نابینی هیلالەکەیان لەسەر مزگەوت داناوە هیلالەشیان لەسەر مزگەوت داناوە یعنی وە خودای نێرەکەرە لە هەموو خۆشتر تەشویشی دروست ئەکرد کە من ئاەتەکە بە هەڵا خوێنمەوە تەمام من ئاەتم بە هەڵە نەخوێندەوە ئەڵێ چی ئەڵێ ئەتەوێ بۆ ڕاستکەمەوە یا شەلم کوێرم ناپارێزم بڕۆی وتم کاکە لێی گەڕێ گوێی نەکردم
چوار ئاەتی خوێندەوە هەرگووی کردە قورئان ئەگەر بمزانێ هەر 12 ئاەتی کەم پێ خوێندەوە خۆ یەک ئاەتی پێ نەخوێنرایەوە کەچی سەرزەنیشتی منە کردیت و تو ئاەتەکە بە هەڵا خوێنیتەوە وانە ئیتر ئەو دەبنگ ئەو نەبوو ئەعناب عەرز و عاسمانی فەرق ئەو دەبەنگە نازانن مذەکەر و مؤنەس چییە بالتأكيد يعني دي كسك زماني عربي يعني أبسط شيء زماني عربي مؤنث ومذكرة أجرتو مؤنث ومذكر نزاني وجوا قنتو جسر لك جانا كتو شاوي شام تو شون هاتي يك دقة أوانيا سير جنبه روجي دعاء هاتوا على هاوري من أو آتم بهالخ وندوا تو راسك فادي راسك من آتكم بهالخ وندوا بلام من لواليم تيكشوكا من شعركي عمرو قيس ما خوندوا شعر قيس عمرو قيس جاشي وهانيه كرا أود دبنجا أمر القيس كسيجي عرب بليمترين شاعري عربا نازاني جوازي بك لنوان مؤنث ومذكر يعني سيرة كاك زانيان جاوازان بوات أقرم كاك زانيان الله سكري ورقرم نا بتيشوانو من حزكم نيا مسلمان ورقرم وري بقرا كاك جان هذه القرآني لقل تاقصاكم فلما كيسي ما خزمتك رانكي سقي وريان بقرا من دركا كاك جان دري وريان بقرا زين چه عقلي شامبيون بلام يكشد مسلمان هات رخني هبو بيبل عربي تزانينا ودقيق عربي بو بخوينوا يا حديثك بڵێ فلانە حەدیثم بۆ تەرجمەی کوردی بکە من دوێنێ وام لە چەند کەسێک کرد هەمیان ڕایان دەکرد باشە بۆ ئەوەی زۆر هەتایسا ئەوان بەوەیانێن کە عەربی نازانن ئەوان ئەڵێن عەربی نازانن ئەشڵێ قورئان کاتێک ئەڵێ شارەزای قورئانم دوایی بڵێ من ئاگام لەو ئەڵێ من هیچی لێ نازانم ئەی چۆن مسلمانی ئەیتر ئاوایە خۆ هەمووی مسلمانەکان ئاوایە ئاسی شارەزایان ئاوایە ئێستا ئەگەر مسلمانێک وەگر با پێمان بڵێ ئەم دەقی قورئان مانای چییە باشە پرسیارەکەوەیە وانكحوا ما استطعتم من البهيمة والقاصرات باشا أو من باب إبلن لكام الصورة دهاتوا باشا وانكحوا ما استطعتم إدارة وانكحوا ما استطعتم من البهائم والقاصرات باشا والله مي أوم دنو بزن معناي چی و لكام الصورة دهاتوا إن جاءوا كاتبابين مناقشة من بالغلقن درمك كاكا جان درمك مجالين في بدأ باقصد بو مزه خوشن أوانا بو مزه خوشن دەست خۆش بێ و دەستان خۆش بێ بەڵێ وەکو بینیتان بابەتی ئەمڕۆ مامۆسمان لەسەر ژیاننامەی پێغەمبەران یا چیرۆکی پێغەمبەران بڕۆین ئەویش هەر بە تەریقەی سوتفە سولەیمانمان هەڵبژات جاکوا ئەو برادەرە موسڵمانە بە هیوام ڕای نەکرد بێ داوای کامیرەم لێ بکە بە بخەمە سەر هەردوو چاو کاکەی موسڵمان بە هیوام ئاستێکی بەرزێ هەبێ لە ئیسلامە مەلام بۆ بێنن کاکە بانخوازێکم بۆ بێنن کاکە کەسێکی شارەزای ئیسلامم بۆ بێنن من چاوی ماچەکەم و زۆر بە خۆشحاڵیەوە وەرێگرم وەستا ڕەنجدەر کاکە وەستا ڕەنجدەر ئەڵێ من وەرگرە دیارە موسڵمانە وەستا گیان ئادەم بۆ ناردووی وەریگرە کاکە وەستا ڕەنجدەر ئادەم بۆ ناردووی تکایە وەریگرە کامیرەم بۆ ناردووی ئەی بینی
کاکە وەستا ڕەنجدەر کە ئادێ بۆ نێرم بۆ وەری ناگری یا هەر دەمون لەوێ وەگەرمە کاکە هەڵمەتجیان ماکوانم بۆ بانگای خەمە سەر چاوم بۆم بێنە ئێستا من یەکسەر وەرێگرم تکایە ئەڵێ کاکازاد ئەڵێ من وەرگرە چاوەڕێی موسڵمانم کاکە وەستاژیان ئەوە دووبارە بۆتە نێرمەوە ئەڵێ من نا ئەڵێ من وەرم گرت ئاوڕیان ئەڵێ من وەرم گرت ئەرێ ئێوە بینیتان من ئەوە ئادم بۆ نردوویەوە ئێستا ئەڵێ ئادین ئەوە یەکسەر ئەنووسێ دیکلاینڈ یعنی لای برد بۆ ڕازگۆنین تکایە هەر هیچ نەبێت درۆمان لەگەڵامەکەن ئەڵێ هەڵ ناگیرێ وەڵڵا ئەوە دووبارە بۆم نردیتەوە کاکە وەستا ڕەنجدەر ئەڵێ دیکلاینڈ یعنی لای برد چی و لێ بکەم الو السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة ورزم هي بو عملا برياني مسلمان. السلام عليكم خوش كان برياني مسلمان. سلام لي أخوري برادرك تلفوني بو كردموتي دو كافري ملعون ورا داخل با كسيرم كردي يك ليك كافرتر يك ليك نجستر يك ليك زنديقتر يك ليك ملعونتر. يا اخوان هدايتنا رشد يا ابو جهل او ملا بو ورگیراتو بو ورنگیرای همو جاره دیکلاین تکر براسی و رازگونی او رازگونی ما مسامله اعلان بخوشحالیه و من خدمتان كمان فلمك فهمك ما يبو بۆ خوشکبرانی مسلمان کاکە گیان فەیسبوک قانونەکەی گۆڕیوە ئەبێ مۆبایلەکان بخرێتە سەر لا شاشەکە پڕ بێتەوە ئەنجا وەرئەگیرێ وانە بێت وەرناگیرێ مامۆستا ئەڵەی هەر دەوری ئەڵەی دەورە تەکنەلۆجیاشە خوێنی خەریکی فێری تەکنەلۆجی وشتی شەبی الحەمدولله خوای گەورە عیلممان زیاکە وردە خەریکە فێرە بی باشە مامۆستا گیان زۆر بەخێر هاتی ئێستا ئێمە چینە ناو باسەکەی ئێمە لەسەر پێغەمبەرە نازانم ئاسی شارەزایی چەنە لەسەر لە چیرۆکی پێغەمبەرە ئەو عیلمەی خوا پێبەخشین شارەزاییم هەیە تا بەوەی کە خۆمەیزانم بۆ عیلمەی خوای گەورەیەتی پێم فەرموون من گوێم لە شتێ بوو ئێوە لە شوێنێکا بە زۆر ناو سیارەیە بووم پێم وتن دووسێ جا چوومە دەرەوە هاتمەوە چونکە سالم لێ ئەخوڕی لە شوێنێک ئاگەنێ پێ ئەکەن بە شتێکەڵێ سلێمان حەزرەتی سلێمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پاپو سلێمانکەی ڕۆشتووە و هاتووەتەوە و هەرەو دانەی هەبووە دەیخۆ هەموو ئەم سەر 7 ملیار مرۆڤی تایە لەم 7 ملیار مرۆڤە ئەگەر تۆ سەرلەشکر بی یا هێزێکە هەبێ یا سوپایەکە بێ خۆ هەر 7 ملیار مرۆڤەکە لە لای تو ئیش ناکە ئەمە ئەحمەقی دەبی ئێوە حسابەکەم بەستەنها یەک پاپو سلێمانکە هەبووە ئەوش لەگەڵ سلێمانە بووە نەخێر چەنەها هیکە بوو بەڵام ئەو سەر بە جێشەکەی سلێمان بووە یعنی ئەو پەپو سلێمانەیە سەرۆکی جێشی پەپو سلێمانەکان درۆ بەدەم منەوە مەکە مەکەی وتومە سەرۆکی جێیش بووە ئەڵێم سلێمان جێیشێژی هەبووە ئەم پەپو سلێمانکەش لە جێشەکەی ئەوە بووە یەکدانە
من نازم چەند دانێ المهم ئەو دانەیە بۆ کە ئەو خەبەری بۆ هێناوە مەبەستی ئێمە کاتێککە پێکەنین مەبەستمان ئەوەیە تەبعاان هەرچی زینەوەر هەبووە لەژێر کێفی سولەیمان هەبووە باشە باش ئێوە باوەڕتان بە دینی ئێوە باوەڕتان بە هیچ دینێک نییە ئەوە هیچ ئەوە ئەزانم کە ئێوە باوەڕتان بە هیچ دینێک نییە ئەستەغفر الله ئەستەغفر الله گاڵتە بە عیسا ئەکەن بە یەهود ئەکەن بە هەموو دینەکانەکەن ئێوە بەڵام وەکو مێژوو ناکەنەوە قورئانە گاڵتەی پێەکە مامۆستا من شتێکە پرسیارێکە لێکم وەکو مێژوو وەکو تەریخ وەکو مێژوو تەریخ تۆ باوەڕە بە چ چیرۆکێک هەیە یان هینی شتێکی مێژووی کە ڕووی یابێت لە بینی وڵاتەکانە چ شتێک باوەڕم بە هیچ چیرۆکێک نییە چیرۆک تەنها بۆ خۆشیە چۆنە دانیشی کردووە ڕووداوی مێژووی مەکسە بۆ نمونە ئەوە تا ئێستش فرعون شوێنەوارەیان ماوە ئەزان جوانە فرعون کەسێکی دەسەڵاتدار بووە کەسێکی گەورە بووە وەکو خواوەند خەڵکی بەدواوە بووە دوایی مۆمیا کراوە یعنی ئێمە گەر بگەڕێنەوە پشتەوە سەیری کە ئەبینین بۆ نمونە سەرکردەکانیان مۆمیا کردووە یعنی ئەمە شتێکی زانستیە دوورودرێژ مەکەرەوە پرسیارێکی بەسیتم هەیە مەکسە بۆ نمونە ئەڵێ تۆ باوەڕە بە چ ئامری وایەک هەبووە کە ئەیناسی یا زانیوتە باسی ئاملیوان ناکەم هەردوو چاوەکەم باسی ئاەتی قورئانەکەم بۆکە نەخشتەکە دوور مەخەرەوە با خەڵک سەری لێ تێک نەچێ شتەکە با خەڵک سەری لێ تێک نەچێ ئەڵام وەکو مەسئولی هێزێک مەسئولی وڵاتێک چ شتێک تۆ باوەڕ پێیەتی من باوەڕم بە مرۆڤایەتی هەیە باوەڕم بە شتەکەی من ئەوانیە بۆ ئەوە ئەحمەقی دەبەنیەکەی بۆ نمونە تۆڵی باوەڕم بە شاژنی بریتانیا هەیە وەسە زیینوە و ماوە وەکو هین کەوتووە لەویایە شاژنی بریتانیا جێیشەکەی چەند کەسی لەژێر دەسایە ئافرەتی تایە ئەیان ناسی تۆ ناوەکانیانم پێ بڵێ چەند پیاوی تایە چەند ژنی تایە زۆرن نەخێر ناناسرێنەوە ئەوە تا ناناسێتەوە منیش مەقسەدم لەوەیە پاپ و سلێمانەکە ئەو دانەیە خۆ باسی هەمووی نەکردو چەند دانە بووە بۆ سەر ژمێرکە ئاخر تۆ لە مەسەلەکە ڕاکە ئێزای چۆنە کاتێک ئێمە باسی جێشەکەی بەریتانیا ئاکەین چەند کەسن جێشی بەریتانیا ئەتوانی مەزبەنەیکە بە 30,000 کەس 30,000 کەس باشە ئێخۆ ئەمە یەکدانە نییە ئەگەر بڵێن جێشەکەی کاتێککە ئەڵێن جێشەکەی هین دیار نەبوو چی پیاڵەن جێشی بەریتانیا دیار نەبوو جێشی بەریتانیا کە دیار نەبوو خۆ جێشی بەریتانیا یەک کەس نییە ئەگەر جێشی بەریتانیا مەبەستی لە یەک کەس بێ کەواتە جێشی بەریتانیا لەوێ بووە بەڵام تەنها کوین لەوێ نەبووە ئەویش یەکدا نەبووە یەک کەس بووە یەک پاپ و سلێمانکە بوو دیار نەبووە حەزرەتی سلێمان خوای گەورە ئەوە یاوەتێکە بە زمانی هەموو جۆرە بوونەوەی قسەی کردووە ئەمجا باشە منیش تەنها ئەو پرسیارانە و لێەکەم کە پێشتر باسمان کرد ئەڵێ کاتێک کە داوود باوکی سولەیمان ئەمرێت چ لە 1000 کەس لە تەعزیەکە یابێ گوێ لێمە ئەلو ئێستا گوێم لێتە ئەڵێ کاتێ باوکی سولەیمان ئەمرێت چ لە 1000 کەس لە بەخاک سپاردنەکەیەتی زۆر گەرمای ئەوەی بۆ کردوون سولەیمان ئاوایەکەکە هەرچی تەیروتویر هەیە کۆر منەوە لەسەر خەڵکەکە لەسەر 40,000 کەس باشە بۆ ئەوەی سێبەریان بۆ بکەن کاتە ڕخنە و میقنیان ناکرد تۆ ئەحمەق دایمە بیر لە شتی ئەحمەقیە کاتەوە ئەحمەق دایمە بیر لە شتی ئەحمەقیە کاتەوە ئێوە من ئەوەنە ئەڵێ من یەکش دەڵێم تۆ باوەڕە بە ئیسلام نییە باوەڕە بە هیچ دینێک نییە باوەڕە بە یەهود و بە مەسیح و بە هیچ دینێک نییە بە زەردەشت نیتە بە هیچ نیتە تۆ باشە دیکە باوەڕە پێ نییە بۆ باسییانەکەی بۆ تۆ بۆ من بۆچی تۆ ئەو گەنجانە مەجموعەیە گەنجی داما و دوای خۆ خستو و ئەتوێ سەر لێشێوەیان گەگو خۆت با بە تۆ خۆت خوای گەورە نین ئەزانی لێشێواوە یەک دقە مامۆستا مەجالم بە دەمەجالم بەخوا لە قوڕێنێ کۆرەخوا ئەوانە لە قوڕێنێ لە قوڕە ڕەشەکەی لای شارە زورنێ باشە کاتێکە من قساکەم بێدەم بە من مەجاتەیە هەسا قسەی وا بزانم هەر نایکە من
حەزاق ئەدۆ بۆتە کاکە باباسی ئاەتی قورئانە بۆەکەم سولەیمان کاتێکە وەختی مردنی یەت خۆیە بەسەر دارەکەیە بۆ 100 ساڵ بە مردووی لەسەر دارەکەی مێنێتەوە ئەرە گەوادێ نەبوو پێی بڵێ ئەرە ماوی ئەرە برسیتە تینوتە چیتە خی گەورە مەلی لەسەر بۆەکە کەوا بێت مەلیجی کاکە ئەڵەن کەسێکی لێ نەبوو کەسێکی لێ نەبوو لەوە پێی بڵێ بڵێ ئەوە حکمەتی ئیلاهی تۆ ئەحمەقێکی وکو تۆ لەو شتانە چوزانێ هەزارەها دەرسیتای ئەو قورئانە هەزارەها دەرسیتای ئەو گاڵتەی پێکەن هەزارەها ڕێگەی ژیانی دیای ئەو گاڵتەی پێکەن من تۆ گاڵتە و بە شتێکی بۆ باسی ئەەکەی وەڵامێکی منطقیم بەرێ من باسی گاڵتە ناکەم باسی ئاتی ئێوە باوەڕتان بەدین نییە بۆ باسی ئەەکەن کاکە بۆ باسی ئەەکەن بۆ باسی ئەەکەن خوا لە قوڕێنێ تۆ لە من ناگەی جاوەرە لە قورئان دا قسە لەگەڵا کرێ هەی چەموش بڕۆ هەر بەدوای ئەو شتا قۆڕانەیە سوورەرەوە لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله أو دوان إيش كومنتي بون وسيوم جوان بمن الله أجر فاتيحش كافر به بحساب كابرا مسلمانا تو عيب قصبك كاك فاتيح بلا سريس بيه كورا وسريس أبو جهل شي بيغمر بو صلى الله عليه وسلم شنك كافر خوي أمريكوش نية بخواسة حكم لجلد صلاتي منه حكم إسلامي أبو تا بس بقامشي دامك أو بيستلا برتا دبرودي أحمقي تشاموش لا بوسه ولا برو بوسه والله پرسیارەکەم بەرەوە چاولێ ئەوە تەباشە ئەو لەوێ منە نێرێ بۆ تۆپەکە من لێرە نایەڵم بیشڵوە کەچی ئەوە تا خۆی ڕاکا لە دەستم ئەڵێم ئەرێکاتێک کاکە ئەم کابرایە 100 ساڵ خۆی دا بەسەر دارێکە خۆی چا بەسەر دارێکە مرده بوو ئەرێ یەکێک نەبوو لێی بپرسێ بڵێ ئەرێ کابرا ماوی ئەرێ کابرا برسی و نییە ئەرێ تینو نییە ئەرێ سەرێک کە بزانە 100 ساڵ بزانە ئەرێ شتێکمان نەکردووە چی پێڵێن ئەوە بێت هین 1 ساڵ باشە کوا مسلمانێکی کە بێت کاکە مسلمانێکی کەم بنێ ئەوە مەلا خۆی ڕای کرد وەکو بینیتان خۆی ڕای کرد هەر بەڕاستی فلیمە من وەرگرە زەرورم بزانین بە هیوان مسلمان بێت کاکە کاروان چۆخە عوسمان چۆخە کوێخە نەک چۆخە باش بەخت ئەو کاتەوە باش چاو ماچەکەم سوپاسەکەم فەرموو باشی بەڕێزم بژی سوپاسەکەم ئەرە پرسیارێکمە بوو بەس مەلا ڕۆژ ئەگەت و پرسیار لە مەلا بکەی چ پێغەمبەرێک نەجار بووە چی پێغەمبەرێک نەجار بووە بەڵێ ئاجا بەس چاوان پرسیاری لێ یەکەم بوو یعنی تۆ ئەتەوێت بزانی چی پێغەمبەرێک نەجار بووە بەڵێ ئاها باوەڕ بکە زانم من ئەزانم ئەزانم داوود حەداد بوو داوود باوکی سلەیمان حەداد بوو یەک دقە نەمێزانم بۆی پرسیارەکەم لەوە دروستە بێت یەکێ لە پێغەمبەرەکان ڕاستەکە یەکێ لە پێغەمبەرەکان نەجارن وەڵای وتم ئەگەر نەجارت بە مەلا بڵێ ڕقەمەکەیم بداتێەوە کەوانتەرێک دروست دەکەم لەگەر بۆ منداڵەکان ئەزەکە دوایی بۆ تەنێرم کامیان نەجار بوون مەلا خۆی گوێی لێتە مەلا هەڵێ تەلەفۆنێکم بۆ بکە بۆ پێغەمبەرە کەوانتەرێکم بۆ دروستکە وتم سیسامێ شتێ بۆ نوح نەجارەکە نوحە تڕاکەڵەکێکی دروست کرده بوو بەحساب ئەوە نوحەوەی خەریکی دارتاشی و دارکاری و چی پێڵێن خەریکی بەلەم دروستکردن بوو 445 حوسەتەکانە ڕقەمی چێ ئەوە نەجارەکە نەجارەکە کۆتاییەکەی 950 کەم باشە من پرسیارێککە لە مەلاکەم باش
مەلا لە کوێ مەلا ئەرە مەلا دەنگ شوشە و بەفرە ها دەڵێ ئەی خواردەوە نازانم بەڕاستی لەوانەیە خۆ مەلاکانە خچیان باوەڕیان بەخوا نییە کاکە کاروانجان ئەمەوێ زیاتر مسلمانان وەرگرم باشە ئاوت ماچەکەم مامە فاتۆعەکە چاوە ماچەکەم سپاس دەکەم سلمان فاتۆح چاو ماچەکەم کاتێک دەی مەلایەک دەی بانخوازێک دەی شتێک نییە ئەرێ کاکە مەلایەکمانەوێ بانخوازێکمانەوێ شێخ اسماعیلی کڵاوقوچ ئەمە مەلا بێت ئەمەی کە وەرم گرتووە وتی بەو ئیمام حەمەوە ئازاین چی وتی بەو ئیمام حەمەوە هەرچیەکەم نازانم ئەمن بۆ وەرناگیرێ وتی کامی مام حەمە وتی ما حەمەی گەچکوڵێن کوورە وتی گەچکوڵێنی گووکڵێنیشنەوە ئاری چۆمە ئالۆ کاکە نەشوان السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما مستشوني بجي سپاسەکەم هەرێ پرسیارێکم هەبوو ئەمەلا بۆ ئەوەنە زۆر تۆرە بێ ئەوەی کە بسڕمانە ئەبێ سەبری ئەبێ تەحملی ئەبێ تەقابل بکە ئەبێ هەموو ئەمە هەر ڕایەکە یان خەڵک بە خەڵکە لەت بڕۆ تۆپەکە بێنە یان خۆیان ڕۆ تۆپەکە دێنێ ئەمە هەروانە لە جنێو زیاتر چاوەڕێکیان لەکەی بەتەمای یعنی بەتەمای چیت بەتەمای مەلا بێت وەڵام بداتەوە من ئەڵێم بۆ ئەم کابرایە خۆی دا بەسەر دارەکە بۆ ئەو ماوە زۆرە مایەوە ئەرەیەکێک پێی نەوت سەرکردە بووە یەکێک پێی نەوت ئەرێ ڕۆڵە برسی و نییە تین و نییە پەرداخی ئاو بۆ نێنم کورە چایەکە بۆ تێ نەکەم یعنی کەسێک نەبوو خۆ پرسیارێکی زۆر جوانە بەس کە مەلا ڕایەکە وا بزانم یان معلوماتی تەواو نییە یان مەلایەکە بەڕاستیش کە مەڵانیە ناتوانێت جوابی پرسیارەکە ناوێرن وەڵام بنەوە جا وەڵامی چی بنەوە کاکە خۆی ئەوە قورئانەکەی تر قورئانەکە بەڕاستی ئاوایە مەلا چی بکە مەلا بەس کاکە فاتح پرسیارێکم هەبوو لە مەلا نازانم لێرە دەنگم ئەڕواتێ ناڕواتێ دەنگ ئەڕوا باشە دەنگ دێت و باشە پرسیارێکم لە مەلا من کابرایەکم لە کوردستان لە دایک بوومە کوردستان نوزبای عام دەولەتێکی بوسڵمانە دایک و باوکم بوسڵمان بوون من لەو جەوایە گەورە بووم تا تەمەنم بوو 19 ساڵ 20 ساڵێک دوایەوە هاتم ئەوروپا ئەگەر 100 ساڵی تریش پرسیار لێ بکەی پرسیار لێم بکەی هەر موسڵمانم و پێش دەڵێم هەر موسڵمانم باشە بوو کە من بمرم حسابی بسڵمانەتی و یعنی بەحشت و ئەو شتانم پێگا باشە کابرایەکە وەڵندی یان ئەڵمانی یان بریتانی یان سویسری کە لە دایکە بێت دایک و باوکی مەسیحە هیچ باسی ئیسلام و نوێژ و ڕۆژ و ئەم شتانە بوو ناکە کابرا کە 20 ساڵی تەواو کرد ئیتر لەو جەوایە گەورە بووە کابرا هیچ لە مسلمانیەت و ئەم شتانە نازانێت باشە بۆ ئەم کابرا بمرێ بوو جەهنەمیە بوو کابرا من بەحشتیم یعنی پرسیارەکەم ئەوە بوو من بەحشتی بم بۆ ئەو جەهنەمی بێ خۆ کە بسڵمانم مەقسەد کە لە دایکە بم هەمومان لادینینە کە لە دایکە بین دینمان نییە فکرمان نییە وەکو وەرەقێکی سادەواین ئیتر دایک و باوک هینەتە کە تربیەتەدا ئیتر دایک و باوکی مسلمانە منیش مسلمانم ئەویش کابرای مەسیحە دایک و باوکیان مەسیحیان زۆر باشە دەست خۆش بێ کاکە نەشوان وەڵامەکە گەیشت من داتە خەمەوە وەڵامیش تێمەوە باشە بەسەر چام زۆر سوپاس نەشوانجان ئەزانین چۆنە جا ئەڵێنە ها دینی ئیسلام لە گەشەیایە کابرا ئۆتۆماتیکی کە لە دایکە بێت لە خێزانێکی مسلمان لە دایکە بێ مسلمانەکانیش عادەتەن وەکو کەروێش ئەوواکەن وەکو کەروێش هەر خێزانێکی مسلمان دە 12 مناڵی هەیە ئەم مناڵانە ئۆتۆماتیکیە بن بە مسلمان جا یەک وەڵامی زۆر ئەوەی پرسیارەکە و کە ئەوانەی بۆ نمونە زەمبیان چییە کە لە خێزانێکی مسلمان یا دینی ئیسلامیان پێ نەگەیشتووە یا دینی ئیسلامیان پێگەیشتووە بەڵام بۆیان ڕوو نەکراوەتەوە یا لێی تێ نەگەیشتون کاتێ ئەمرن بە مسلمانی نامن باش ئەزانین چۆنە هەرچی چاکەی دنیا هەیە بیکە هەرچی چاکەی دنیا هەیە بیکە بە شەرتێک باوەڕ بە پێغەمبەراتی محەممەد نەبێ کافری
بەهەش نابینی هەرچی چاکەی دنیا هەیە بیکە یعنی ئێستا ئەوەی کە ئەم کابرایی کە بۆ نمونە ئەم ئەنتەرنێت و تەکنەلۆجی و کارەبا و سەلاجە و کورە ئەنواع وەشکاڵ شتی ژیانی بۆ هێناویتە بۆ هێناوینە بۆیان هێناوینەتە چی پێڵێن ژیانمانەوە تەنها لەبەر ئەوەی باوەڕیان بە پێغەمبەرایەتی مەحەممەد نییە وەکو وەزاین چی وەکو ئەوە نوکتەیەک هەیە ئەڵێ پیرەژنێک ئەچوو گانەیە پارەی گانەکەیە بە بەرماڵەوەی خستە مزگەوتەوە ڕۆژ بۆ لای مەلایەوتی قوربان گیانەمە کاری منە من ئاوا ئەوەکەم و بەس پارەکەی خوا ئاگای لێ یەک فلسی هەڵ ناگرم بۆ خۆم هەر هەموویەیەم بە بەرماڵەوەی خەمە مزگەوتەوە ئایا خێری من چیەوتی دادەدانیشە بەس قزدڕینەکە بۆ منێتەوە بەڵام ئەمانەش هەر بەڕاستی ئاوایە زانابی عالم بی هەرچیەک بین مادەم باوەڕ بە پێغەمبەرایەتی مەحەممەد نییە تۆ کافریت و بەهەش نابین چاو ماچەکەم مسلمانێکی شارەزامەوێت تکایە مسلمانێکی شارەزامەوێ مەلایەکمەوێ کورە داعیەکمەوێ ئەرێ کاکە گەواتێکتانتیان نییە دا تووڕەم خەریکە منیش وەکو مەلاعالان تووڕابە ئەرێ یەکێک بڵێ کاکە من شارەزای دینی ئیسلامم بڵێ من بانخوازم بڵێ من مەلام دەوەرنە پێشەوە کاکە کافر وەرناگرم ئاراگیان پرسیاری چی جارێ یەک من چاوەڕێی هینم چاوەڕێی مەلایەک داعیە کورە شارەزایەکی ئیسلامم من شارەزام ڕۆڵە تۆ بە تەلەفۆن لە خەتی تۆ بە چی پێڵێن کامێرەکە و پیشان نایە بڕۆ دەرەوە بەرەوە ژوورەوە کەنهام حاجی ئاغا بڕۆ دەرەوە وەرە ژوورەوە تکاو لێ یەکەم شارەزایەکمانەوێ کاکە شارەزایەکمانەوێ باوەڕ بکە ئەوەی کاڵێ من شارەزام کامیرەکەی پیشان نایە من فەقێم باشە ئەمە هات ئەڵێ من فەقێم بە فەقێش رازین کاکە خۆزانی مامعەتە ئەوە دیکڵاینی کردوەنی نەگر باشە ئەڵێ من فەقێم کەچی ئەوواکە من شارەزام باش یەکاکە کاروان من تۆزە پێش ئەسە من تۆ مەرگرتە بوو وازانم کو تۆ بێدینی وەرە کاکە من دەنگتمەوە خۆتم بۆ چێ پیشانەیەی پێوەتە نردومە وەری ناگرێ ئەویش ئەوەیە بەس پێم وانە ئەمە وازان بێدین بوو بە ئەم هاوڕێیە وەرگرم نامەوێ خۆ پیشان بێ هەناسەکەم من دەنگتمەوێ من ڕەنگتم ناوێ با تووشی کێشەش نەبیت ئەویشەڵێ من شارەزان بەڵام لە کۆنکەنە لێی کوڕە دڵشکاوەکە تێ دڵیشکاندوی ئەویش دیکڵایانی کرد خوا گوڵێ بوارێ تەوەری گرن کوڕە دڵشکاوەکە بۆم نار کاکە چی پێڵێن دیکڵایانی کرد وتی بە هینیش قسە ناکەم چی پێ وتم وێنەشم دەرناکەوێ وتم کاکە مشکلەم وێنەی تۆ نییە دەرکەوێ تکایە شتێکم بۆ بنووسەر با هەم بۆ دووبارێ بۆ بنێرمەوە
دایکوای جوان خان خۆ قابلە لە جنێو زیاتر چیان لەلایە ئەوە مەلایە وەرەگری هەر جنێوەیە داعیە هەر جنێوەیە و هەمویان هەر ئیشیان هەر جنێو و سوکایەتیە من دەروێش نا تۆ دەروێش تۆ بڕۆ شێخە تۆ شێخپەرستی تۆ عەمەلی من نایە بڕۆ حەیاڵا بکە من هەر باوەڕم بە موسڵمانبوونی ئێوە هەر نییە بە هیچ دەروێش هەر نییە کاکە کاروان بۆم ناردی کاکە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش براجان کاکە کاروانجان زۆر بەخێراتی. سلامت بی. باشە من پرسیارێک لێکم. من پرسیاری چیم لێکەی پرسیار لەسەر بابەتەکە پرسیارم لێ بکە ئەیخەمە سەر هەردوو چاو. بابەتەکە چییە؟ وتی ێزایی بۆ قسێ ناکەی 2 ساعت ئێمە قسەکەین وتی بڵێم چی وتی لەسەر ئەو مەوزوعی کە قسەمان بابەتەکەت دینیە تاکیدم بەس چییە لەسەر چ بابەتێکە؟ سولەیمان پێغەمبەر لەسەر سولەیمان پێغەمبەرە. بەڵێ چییە؟ سولەیمان پێغەمبەر شارەزایی هەیە لەسەر سولەیمان پێغەمبەر؟ بەڵێ من شارەزای لەسەر پێغەمبەرەکانی صلی الله علیه وسلم بەس تۆ وازت لە پێغەمبەر صلی الله علیه وسلم هێناوەستە بەگشت سلێمانەوە هاتووی؟ کاکە سولەیمانیش پێغەمبەرێکەی تر بابەتەکە وا داوایان کرد برادران داوایان کردیان لەسەر سلێمان قسە بکەن وتم باشە لەسەر سلێمان قسەکەین دەی تۆ لەسەر باشە تۆ بڕۆ سەر هەر پێغەمبەرێکیان کە خۆ پێ خۆش بابێنە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بابێنە سەر نا هەرتوو چ پێغەمبەرێکت پێ خۆشە بەحسیەوە کرد باشە ئەڵم بابەتەکەمان پێغەمبەر سولەیمانە دەفەرموو کاکە لەگەڵ پێغەمبەر سولێمان باشە چێ تۆی دروست کردووە؟ من گە دروستی کردم؟ قالۆن چێ دروستی کردم من قالۆن چێ دروستی کردم قالۆن چە بۆ قالۆنچە دروست کردی قالۆنچە خۆی دروست کراوە خۆی دروست کرا تۆ ئەتەوێت بڵێ نووسەری قورئان منی دروست کردووە کورە زۆر هەڵەی نووسەری قورئان نەیزانیوە مرۆڤ چۆن دروستە بێ نەیزانیوە مرۆڤ نەیزانیوە زەوی چۆنە تۆ ئیمانت بەوە نییە کە نووسەری قورئان خوا بێ ئەڵێ نووسەری قورئان پێغەمبەر محەممەدە محەممەد مرۆڤ محەممەد بۆ خۆیم درۆ دەلەسانی نووسیەوە قسەی تۆیە وانە؟ بەڵێ باشە تۆ یەک ئاەتێکم پێ بڵێ یەک ئاەتێکم بۆ بنووسە کە وەکو نەسی قورئان بێ بتوانی تۆ بۆ تەنووسم زۆر لە نەسی چونکە من ناتوان من ئەوەنە کابرایەکی حەشا حازی لاکۆڵان نیم تاوەکو قورئان بۆ بدەم بەڵام تۆ مرۆڤێکی جوانی هەڵگری هەر ئایدۆلۆژیایەک بیت ئەم ئاەتە بەدڵە؟ کام ئاەت؟ ئەمە قورئانم بەدڵە نەک هەر ئاەتێک کە تۆ لەناو قورئانە هەڵت بژێ منە حەزێکە 10 سوورەت قسە بۆکەم 10 سوورەت قسە بۆکەم 10 سوورەت قسە بۆکەم هەر هەمووی لە قورئان جوانتر بێت باشە وەکو پێموتی من وەکو شەلاتیە قسە ناکەم چونکە قورئان وەکو شەلاتیە قساکە ئەگەر وەکو شەلاتیە قسە نەکەی بۆ بەو نەسە لەسەر کامیرە ئەڵێ وەڵا ژنێک بەرماڵی کڕی و بردی بۆ مزگەوت و بەحسی داوێنی ئافرەتەکەیت و تۆ خۆت لە داوێنی ئافرەت بوویتە ئەوە چیرۆکە ڕۆڵە ئەوە چیرۆکە زای چیرۆکە 4000 کەس لە لایفا 4000 کەس هەزاری ئافرەتە دانیشتۆ تۆ سوکایەتی بە ئافرەتەکەی من سوکایەتی بە ئافرەتەکەم ئەرەوەڵا سوکایەتی بە ئافرەتەکەی بەعسی قوزی ئافرەتەکەی دەبڕە جوان زای هاتی لەسەر بابەت قساکەی لا قەپاتی مەکە قەپاتی مەکە ڕاوەڕا لەسەر بابەت قساکەم بەس قەپاتی مەکە وەرە بڕحەن ئەرەکاکە مەلایەک شتێک ئەرە مەلایەکم بۆ بێن ئەمە نازانم ما هاتووەڵێ باسی چیرۆکێک بۆکەم کە ئێوەش وەکو پیرەژنەکە ئەمە مەسەلەیەکی ئینە ئێوە وەکو پیرەژنەکە بەس ئەوەتان بۆ ئەمێنێتەوە
بە مەلای وتی خێری من چییە ئەو هەموو بەرماڵا کڕمەی خەمە مزگەوتەوە وتی پیرەژن هەرینەکە بۆ مێنێتەوە دەی تۆ ژار وەکو مسلمانی هەرینەکە بۆ مێنێتەوە تکایە مەلایە بانخوازێ داعیەکی ئیسلامی کورە کەسێکی شارەزای ئیسلامی ئەوڵە من مەلام وەرم گرە ئێسێ بەسێ تەلاقی هەرچی مەلا هەیە کەوتە بێت تۆ یا بە هین لە خەتی یا بە کۆمپیوتەر لە خەتی یا کامیرە پیشان نایە هێ من وای عەزیز کاکە هێ من وای عەزیز بڕۆ دەرەوە وەرە ژوورەوە بەڵکو بتوانم وەرەگرم کاکە کوڕە دڵشکاوەکە ئینەکە و پیشان نایە کامیرەکە و پیشان نایە وتم بڕۆ دەرەوە وەرە ژوورەوە تکایە ئەوەی کە ئەیەوێ وەریگرم هینم بۆ نەنێرێ ئادەم بۆ نەنێرێ خۆی کامیرە بزانام کامیرە کاکە 1000 کامیرە هاتووە یەک دەقە بزانام لەکوێی بزانەی دۆزمەوە کوڕە دڵشکاوەکە ئەوەتە ناردووتە بۆیە لەوێ پیشانیان کاکە تۆ کامیرە منێرە من خۆم بۆتە نێرم ئەوانەی کە ئەیانەوێ کامیرە بنێرن تکایە داوای کامیرە بکەن نەک کامیرەکەم بۆ بنێرن بۆی بتوانم وەریانگرم ئەوە بۆ ناگیرێ کاکە کاتێک کە تۆ کامیرە بۆ منە نێری من ئەپرۆڤیەکەم وەر ناگیرێ بۆیە تکالی یەکەم ئەوەی کە کامیرەی ناردووە ئەیەوێ وەریگرم یا شارەزایە با بچێرە دەرەوە بێتە ژوورەوە پێم بڵێ من مەلام من شارەزام من وەرگرم ئەوە هەڵۆ شێخ فەرموو کاکە هەڵۆ بێتین بە یەکسەر دایەخەمەوە ئەوە دیکلاینی کرد باشە من پۆلیسم کاک فاتی وەرم گرە ئەمڕۆ پۆلیسمان ناوێت لەوانەیە سبێنێ پۆلیسمان بوێ شتەکان سەریع ئەڕوانەی مەلا ئالان ئەڵێ وەرم گرە مەلا خۆی دایخستەوە باوەڕ بکە مندام نەخستەوە بە سەریا مەلا خۆی ڕای کرد کوا شتێکم بۆ بنێرێ وەرەگرمەوە من کێشەم نییە کەسێکی شارەزامەوێ من شارەزام وەرم گرە تۆ شارەزای چی وەرگرم کاکە ئارا عەلی کاکە ئارا عەلی کامیرە پیشان نایە باوانم بڕۆ دەرەوە وەرە ژوورەوە ئەمە چێڵێ ئەتوانیت وەرمگریت وەی بەسەر چاو بۆنە ئەم ئەتوانیتە لەوانەیە لە قسەی مەلاو شتەچێ بەڵکو خوا بکا مەلایەک هێنە خزمەتان جارجار ئەگەر مەجال هەبێ دێنە خزمەتان و هەر جارێک پێوەتە ئەوش نایە ئەوێ دەکاکە لایڤم دەکەم شت بنێرم سەر چاوە مولایەکتان بەخێر هاتن الو
السلام عليكم ورحمة الله وبركاته مامۆستا مەلا ئالا دەنگم هەیە مەلا دەنگە هەیە ڕەنگە نییە ئەوە چی ئەڵێ ناوێ خۆ پیشان بێت لە ناو سیارەیە مەگە جۆ لێ بێ هەستی پێ بکەی ناو سیارەیە ئەم سارە لێ خوڕم دوایش پێم وتی ئاگام لێ بوو پێش ئەو برایە من داوام کردوتم بەرم گری حەزم کرد دوو کەلیمە پێ بڵێم کورە تۆ خۆت ئاگار لە خۆتە چۆن خوا گرتی کەلیمە بۆ نەهاو کە بڵێ ئەو شتانی کە ئەو ئێمە ئەمانەیە لە ژیانە پێویستیەکە زاناکان بڵێن دۆزیویانەتەوە و وەرگیرە بڵێن دروستیان کردووە زمانە وا لاڵ بوو زمانە شکا هیچەوە نەوترا ئاخری هەروازی لە کەلیمەکە هێنا ئێوە جاری وای هەیە وشەیە بۆ نایە ئەوە پێی تێچێت ئەوە باسی قورئان دیانەت مەکە ئەوە باسی قورئان دیانەت مامۆستا ئالا بەڵێ ئەترسم خۆ دامێ شتێ بکەی حەزەکەی قسە بکەی چونکە نامەوێت تووشی کارە ساتەکەم I think we have for a long time, maybe two hours, something like okay, that. I come back after 2 hours. Okay. Okay, see you. Hello. ئەڵێم کاتی قسەکردنی هەیە کاتی قسەکردنمە تاوە شتێ بوو تەواو زۆر باشە مامۆستا ئالان بەڵێ من بۆ نمونە باشە ئەو پرسیارم لێ کردی ئەزانم حەزی لە پرسیاری سولەیمان نییە ئەو بەمەوە بۆ لای مەحەممەد باشە ڕاستە محەممەد نان نەبووە بیخوات بەردی خسۆر سەرچکی خۆی ببوورە من داوا لێبوردن لە هاوڕێیان و جۆگران و بینەران و بیسەرانەکەم یەک چونکە لە بەرەوەی لە ناو سیارەیەم لەو کاتەیە قسەیەکی کرد وتە باسی پێغەمبەر صلی الله علیه وسلمەکەم ئەتریا قەتع بوو لە پرسیارەکە هیچ تێ نەگەشتم ئەڵێم تۆ باوەڕێ بەوە هەیە محەممەد لە برسا بەردی خستبێتە سەر سکی نا ئەو شتە ئەو حەدیثە ضعیفە و زۆری ضعیفە ئەینا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم خۆی دەوڵەمەند بووە خۆی کابرایەکی دەوڵەمەند بووە و یارمەتی هەژارانیشی یاوە ئەو قسەیە زۆر صحیح نییە دام خۆش منیش ئەوە مەویست چونکە ئەگەر بوو تایە بەڵێ ئەمهێنایتە ناو معجیزەکانیەوە ئەمهێنایتە ناو دەسەکا بە ناو خورمایە بێ بە خەرمان دەسەکا بە ناو چێشتێکی دوونەفەریە 3,000 کەس ئایا تۆ باوەڕێ بەوانە هەیە کە بۆ نمونە قاپێ خورما هاتبێ بۆ 2 کەس الله عليه وسلم خۆی دەوڵەمەند بووە پێشەوەی کە پێغەمبەرایەتی بووە بێ لە تەمەنی 40 ساڵیە ئەو خێزانەکەی کە دەوڵەمەندترین کەسی قوڕەیش بووە دەوڵەمەندترین کەسی ناو مەکەی پیرۆز بووە و یارمەتی دوای ئەوەشی کە هەر پێش ئەوەی پەیامبەری بۆ بێت و دوای ئەوەشی پەیامبەری بووە و یارمەتی چەندەها فەقیری داوە کەواتە فەقیر نەبووە فەقیر نەبووە نەخێر چونکە ئاەت هەیە کە ئەڵێ فەقیر نەبووە خەڵکانێک هاتوون لە ماڵی مەحەممەد نانیان خواردووە بۆ نمونە جا لە ئاەتێکە ئەڵێ پێغەمبەر پێی شەرمەکە پێتان بڵێ بڕۆن نانەکە بخۆن و بڕۆن دەست مەکەن بە سوالفەکردن و کاتێکە شتیشتان لەگەڵ لە ژنەکانی وەرگرت لە پشتی پەردەوە لیان وەرگرن بۆ دڵی هەردوولاتان باشترە بەڵێ خۆی پێ دەڵم ئەگەر دەوڵەمەند نەبێ و هەبوو نەبێت ئەم هەموو خەڵکە چۆن نانەخوا لە ماڵیە ئەمە بەعزێکەس هەیە بەعزێکەس هەیە کاکە ئیسلامەکەشیان بە غەڵەتی گەیاندووە زۆر باشە مامۆستا ئەتوانی ئەو وشەیەمان بۆ ڕوونکەیتەوە کە کاتێکاڵێ لە پشتی پەردەوە شتیان لێوەرگرن بۆ دڵی هەردوولاتان باشترە خۆتەزانی لە ماڵێکە کابرا 5 کوڕی هەیە بۆ نمونە تۆ لەوە چێسە 4 برابێ بەڵام ئەوە تا ئەم چوارگایی تۆ کە هات هەر چۆریان نوێشکەن بەڵام ئەوەدا چۆنە نیست ڕۆنی دەمە هەمووی شەریف چاوحیسی دیا بووە دایوەنپیسی دیا بووە لە کۆڵانێکە خەڵکی خراپ هەیە
مەبەستمانەوەیە سەحابەکانی محەممەد چاوحیز و خیانەتکاری تیا بووە لەکە چۆ لە ماڵەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری کردووە بێدین چۆ پرسیاری کردووە مەبەستەکەی من ئەوەیە ئایا لە ناو سەحابەکانی محەممەدا چاوحیز و ئەوەی تیا بووە من پێت دەڵێم ئەڵەکتان هاتووە باسی سەحاباکەی ئەسڵ پێغەمبەر جاوی بۆ ڕۆشتۆ بۆ چۆ بۆ غەزا چۆ بۆ جیهاد بە هەفتە نەهاتوێتەوە خەڵکی کە چۆ لە ماڵەکەی پرسیاری کردووە لە خێزانەکانی ژێری خی گەورە ئادی دابەزانەوەڵاو لە پشتی پەردەوە پرسیارکەن نەک بڕۆی هەبووە ئەسڵەن درۆ کردووە پرسیاری هەر نەبووە هەر بە ناوی پرسیارەوە چۆتە ئەوێ یعنی هەر بە ساختە ڕۆیشتووە زۆر باشە چونکە ئێمە ئەرەما بەسا بۆچی سەگی بۆ سەگ کوژرا لە مەدینەیە سەگەکانی مەدینەیە نەمووی کوشت سەگ لەبەر پێتەڵێم ئەڵێ نوێژ بەتاڵ ئەکاتەوە سە بۆ نمونە نوێش بەردەمی ئابڕوان نوێژەکە بەتاڵ ئەکاتەوە وەسەگیش مەگە ئەماڵەکانتانە تەنها ئەگەر بۆ شوانی و حرەسیات نەبێ مەلا کەسێکی کاکە ئیبراهیم عەبدوڵڵا تکایە چاوەڕوان بە لە دوای مەلا وەرتەگرمەڵێ من مەلا من لە ناو سیارەیەم جۆگرە بەس بۆ ئەوەنە تەلەفۆنم کردەوە بۆ ئەوەنە تەلەفۆنم کردم وەرە مگرە واز لە دین بێنە ئەوە زمانەکە شەڕۆی هەم چاو ڕۆشتە بوو هەم قژە ڕۆشتە بوو زمانەکە شەڕۆی هیچی پێ ناوترێ واز لە دین بێنە و تۆزە ماوە بەقە بڵام چی پێوەماوە هیچی ئەو پێوە نەماوە بەقەم و بەردێکی کۆنە پێوە نەماوە کاک واز لە دین بێنە گۆرە تۆ تەقەویاڵەی لادای مرد و مرێ تۆ تەقەویە کۆرە ئێوە کە باوەڕتان بە دین نییە وازی لێ بێنن کاکە وازی لێ بێنن واز لە دین بێنن ئەی تۆ بۆ واز لە دین نایەنی من باوەڕم پێێتی من تۆ ئەحمەقێکی تۆ دڵ ڕەشی تۆ خی گەورە دڵی ڕەش کردووە خی گەورە لە هیداەتی و کەسانە نام کە شانی هیدایەت نەبن تۆ شایانی هیدایەت نیت بەڵام ئێمە قسە بوو ئەو گەنجە داماوە ناکەین ئەو گەنجە جوانە ناکەین کە بە دوای بە قسەی ئێوە هەڵە خەڵەتیان درێن خۆی ئەڵێ ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم باشە إن شاء الله عذاب عظیمەش ئەو عذاب عظیمەش تۆ شەگرێتەوە باشە بۆ ئێقەناکە ئەڵێ مۆری یاوە لە دڵیان پەردە یاوە بەسەر گوێیانە وە چاوی کوێر کردوون بۆ ئەوەی نەیبینن شەباش من کاتم نییە چونکە من لە دەرەوە ناو سیارەیەمە هە ناو سیارەیەم ئەوە تایبینی ناو سیارەم جادی عامەسەر ڕاوەستەوم بەس بۆی قسەکەمە بێت خەتی سەریعە ئەکەومەوە ڕێ ئەبینم دەی کاتێکی خۆش کوای مەلا لەکوێی ئەو مەلایە یەکشیکەم بۆ بنووسێتەوە با باوەریگرم ئەوەت بەخەڵە ئەمان وەرگرم ئەوەیان هاتە پێش وڵای ئەم سەر و شکڵی تۆ بەس لە مەلا ناچی برابەیجانی ڕەسوولڵڵا ئەگەر تۆ مەلا دێمە مناڵەکانی منیش مەلا کاکە ئیبراهیم تکایە وەریگرە ئێدە دیکڵاینی مەکە کاکە قەپاتی مەکەەوە چی ئەڵەی هینن کوواڵە مەلافاتی شارستێنی هات کووە ئەوە تام هەر بەجددی تۆ مەلافاتی شارستێنی بە هیوام ئەو بیت ئێستا مەلاکانی فێر بوون یەکی دووسێ ئەکاونتیان هەیە لە ئەکاونتێکا بێدینن لە ئەکاونتێکا بە عەمامەوە لە مزگەوت خوتبایەن بە ئەکاونتێک لەگەڵ ژنانە بەس خەریکی دڵدارین مەلاکان هەر بەڕاستی ئەوە ئەخلاقی مەلاکان هەرێکیان سێ چوار ئەکاونتیان هەیە هەر ئەکاونتێکیان بۆ شتێک بە کاکە فاتح باشی بژیت مامۆستا مەلا ئالان زۆر بەخێر بێی چاوەکەمی من مەلانیم وەڵا بەر شارەزام لە دینی ئیسلامە خوا ساگوو لێ بوارێوان زای مەلای ئەوتیان مەلا فاتیحی تۆ ناوەڵا من مەلا فاتح نیم کاک فاتح یەک پرسیارەمەیە بەڵێ باشە کە ئێمە ئەڵێن کە سوێن بەخوا ئەخۆی خوا تاکوتەنیا ئەبێ هەموومان سوێن بەخوا بخۆین وایە ئەی بۆچی جاری وا هەیە تۆڵەی بە پێغەمەر
ئەوە کفر نییە ئەوە زین چۆنە تۆ گوێ بگرە هەردوو چاوەکەم من وەکو جاری وا هەیە نییە هەموو جارێگەڵم بەسەری پیاغەممەر بە قەبری پیاغەممەر کورە بەو خوای کە کەس لە ڕەنگی نییە ئەمانە ئەمە زین چی ئەوە هەر جاری وای بۆ فشکاتەماناڵێ جاهانێ مسلمان هەنێ خەڵکی ژەیە نییاڵێ وەڵا فادی وتی بەخوا وتی ئەرە وەڵا با بەمانە دەقن هەنە جار دەق پەیوەندی نییە بە باوەڕەوە دەق تۆ لە مناڵیەوە حال لەگەڵ یا هاتووی جاریوە دەقەسوێ نەخۆی بەخوا بە پیاغەممەر بەوانە بەس من وەکو فیشکات بەڕاستی بەکاریانەیەنم یاڵم بە گۆڕی پیاغەممەر بە قەبری پیاغەممەر بەسێ تەلاقی پیاغەممەر کەوت بێ من ئەمانە ئاڵێم بڵێ یعنی ئەوە کفر نییە وەرە بۆ من باوەڕم بە قورئان هەیە هەتا ئەوانە بە کفر بزانم ئۆنا من باسی تۆ ناکە من باسی هەموو مسلمانێکەکەم کە قەبری پێغەمبەر جا پێغەمبەر خۆ لە قورئانیشا پێغەمبەر لەخوا گەورەترە برا بۆ سوێنی پێ ناخۆن قەی چێک دا باسە مامە فاتح دەستی خۆش بێ چاو ماچەکەم سوپاسەکەم ئەرێ ئەمە کامیرە وەرم بگرە کوڕە دڵشکاوەکە تکایە وەریگرە نازانم هەڵێن کوڕە دڵشکاوەکە ئەوەی ناڵێن مەلای بەسەڵەن شارەزای چییە کوڕە دڵشکاوەکە خۆی وتی وەڵڵاه پێم هەڵ ناگیرێ نازانم بۆ ئەوەی کردیا نازانم مەڵەی ڕابێری ناردوومە کوڕە دڵشکاوەکە ئەڵێ کامیرە ئێوەدا ناردوومە ئەوەتە ئەڵێ ئادیم دەوەری گرە کاکە تۆزە خێرا بێسا بێ بچم مناڵ بێنمەوە لە مەکتەب نەهات ئەوە هەر تەواو ئەوە دیارە شارەزایە چونکە جنێوی باش ئەیات دیارە جوانقار و نازێ بووم کابرایەکی جنێو فرۆشید ئەلا ئەمە چییە زۆر بە ئاواتی ئەوەم لەگەڵت قسە بکەم تۆ بە ئاواتەوەی منیش بە ئاواتەوەم هەناسەکەم خوایە بۆ خاتری ئەو پیاغەمبەرە نازارە ئەمەیان موسڵمانێک بێ مەلایەک بێ بانخوازێک بێ تەنها چوار پرسیاری لێ یەکەم چوار پرسیار چاوەڕێی وەڵامی چوار پرسیارن ئەوە دیکڵایە نەکرد بڵێم چی کاکە شاهۆجان بۆم نردی دیکڵایە نەکرد وەر نەگیرە مەلا ئالان ئێستا زانیم تۆ تکایە جنێو مەیە کاکە باوەڕ بکە سەیری سەرروجامانە و شتەکانی شەکەم سەری سەرروجامانەکەم ئەڵم بەڵکو مەلا بێت بەڵکو دیمەنێکی مەلایی پێوە بێت چاویشم باش نابینێ کاکە نەبەس کامیرەم بۆ نردووی وەریگرێت تکایە نەبەس بەکرد کەس کامیرەم بۆ نەنێرێ ئەوانەی کە کامیرەم بۆ نێرم بۆم وە ناگیرن تکایە کامیرە مەنێرم من خۆم کامیرەتان بۆ نێرم تۆ ئەویش نهات تکایە وەرم گرە کاکە شاهۆ ئەوە دیکلاین بوو
زۆربەی زۆری داوای کامیرەیە گاڵە کامیرە بنێرە من شێخم شێخش بێ شتێکی لێ بزان کاکە شێخ بۆم نردووی وەریگرە کوڕە دڵشکاوە کازاین چی 10 دانە جارم کامیرە بۆ نردی 10 جار ڕاست ناکەی یەکسەر قەپاتێکەکەیتەوە تکایە تەلەفۆنەکانتان لەسەر لادانێن ئەجینا وەرناگیرێن تەلەفۆنەکانتان لەسەر لادانێن ئەجینا وەرناگیرێن ئەوهای ئاوا بە بەرزینە ئاوا بە بەرزینە ئاوا بیخەنە سەر لە ئاوای بیخەنە سەر لە ئەوە هۆکارەکەی ئەوەیە کاکە ئیبراهیمەوە بۆم نردی تەلەفۆنەکە لەسەر لادانێ ئەوە کەنەکتی تۆیەکە ئەمە ئاخر کەسە وەرێگرم چونکە لە دوای ئەمی تر کاتم نامێنێ بێ بچم شارێکێک نازانم نەکبەتەکەی من ئەوەیە کە بۆیان هەڵناگیری یان خەتەکانتان خراپە یان کێشەی نازانم کێشەی ئەوەتان هەیە هەوڕیان با تۆزێ ڕوونکردنەوە بن لەسەر وەرگرتنی کامیرە و ئەوانە کامێرە بۆ نمونە ئەبێ تەلەفۆنەکە ئەپدەیت بێ ئەبێ بەلای کەمەوە ئەگەر گاڵەکسی و پێبێ بە تایبەتی سامسۆنگ و پێبێ ئەبێ ڤەرژنی ئەپدەیتەکەی 5 و بەرەو ژوور بێت چونکە لە ژێر 5ەوە ناتوانانی کامیرە وەرگری ئەبێ فەیسبووکەکە ئەپتودەیت بێت ئێسەواشی لێ هاتووە لەسەر ئاوایی وەری ناگرێ بێ ئاوای لێ بکەیت بۆیە ئەوەی ساوە چەنێکە نردوومە هەرەڵێ کەنەکتین بڕوا ناکەم وەربگیرە کاکە ئیبراهیم دیارە خەتی خاوە دیارە ئەوەیە کوڕە دڵشکاوەکە ئەوە جارێک کەش بۆم نردیتەوە کاکە سەیوان
کاکە سەیوان کامێرەم بۆ ناردووی ئای بە خێر بێ بەس سەرکەلە لە مەلا ناچێت کاکە سەیوان ئەم کاتەوە باش سەرچاو باوانم دەنگەکە زۆر خراپە راحەتەکەم باشە ئەوی نییە هیچ حاڵیە بن کاکە سەیوان دەنگەکە زۆر خراپە عادەت قسە بکە براکەم یان بەچە حەقێکەڵێ ئەو خەڵکە کافرە مناڵێم بەڵێ بە خەڵکەڵی بەمەڵی کافرۆ بۆ وەڵی کافرۆ خی گەورە فەرمێت لە ئاخر دەقەی ژیانیە تۆبە بکات لێ خۆشە بوو منیش کافر نیم کێ ئەڵێ کافر من بێدینم من کافر نیم و بە کەسیش ناڵم کافرەوە هینە ئەوە مەلا ئالا ناڵێ ئەڵێ کافر نا لە زۆربیان کە وەرەگری ئەڵێ وڵات تۆ مەلانی کافری کافر وشێگە یعنی ناتوان حکمیەوە بێت جارێ من هەر کافر نیم کافر بە جنێوی شەزانم ئەوەی پێم بڵێ کافر بە جنێوێ زانم من کەسێکی بێدینم باوەڕم بە هیچ خوایەک نییە باوەڕم بە هیچ دینێک نییە ئەڵێ شەیدان چوو بەلای خی گەورە وتی نابێ مرۆڤ بنێری بە سەر زەوی وتی ئەینێرم وتی باشە مادەم واکەی تۆ منیش دەسمە بن کڵێشەی خەڵکەوانێ و کافریانەکەم چی خراپێ ئەوان پێکەم خی گەورە وتی هزار گوناحیان پێ بکە کە یەک جاوتیان ئەستەغفیر الله لێ خۆشە بم ئەوە لە ئاەتە چیە یەک دقە کاکە سەیوان ئەوە ئاەتە یا حەدیسە بەڵام من لە وتارێک جۆن لێ بووە توانی پرسیار بکەیت و ئەگەر حەزیشەکەی بۆ پیاکەم هەڵبەت ئاەتە ئەلبەتە ئاەت نییە و هەڵبەتە حەدیسیش نییە دیارە ئەمە هەر سەرگوزشتە و قسەیە بۆیان جێراویدەتەوە جینا من لە قوڵایی ناو ئەم مەسەلەیان بەڵێ وتویەتی تۆ هزار جار هزار ئینیان پێ بکەی من بە یەک تەوبەیان لیان خۆشە بم بەڵام ئەم حکایەتە لە بینی خوا و شەیدانیان نەبووە شەیدان پێشتر دەرکرا بوو بەستە ناوتی مەجالمدا برا جوانەکەم باشە ئەگە من بۆ بێنم مسلمانە بیت ئەگە بۆ بسەلمێنم چیم بۆ بسەلمێنی ئەگە بە ئاەت و بە حەدیث بۆ بێنم مسلمانە بیت من لە خۆم لە ناو قوڵایی هەموو ئاەتەکانم کە باسە شەیتانەکە من خۆم ڤیددیۆم کردوێتەوە ڤیددیۆم هەیە لەسەر شەیتان و لەسەر دەرکردنی شەیتان و دەرکردنی ئادەم و حەوا تۆ گوێ لێگرتوون باشە ڤیددیۆ هەیە خۆ ئێساکانە مەلا هەموو شتێکە زانێت شاد نییە کەم کورتی نییە بەس خوای گەورە بێ کەم کورتیە ئادەی بیڵێرەوە ئادەی ئەو شتەی کە وتی بیڵێرەوە و ئاەتەکەم بەرێ وعد بێ لەسەر دەستی ئێستا چەند 229 کەس لەسەر خەتە من ئێستا یەکسەر شایەتمانە بۆ بێنم من ئێساکانە لەبەر دەستمانە من بە بەڵگە بۆ تێنم بیڵێرەوە بەدەم بیڵێرەوە بەدەم ئەڵێ شەیدان چوو بۆ لای خوای گەورەوتی مادەم خەڵەکە نێری بۆ سەر زەوی و ئێمە نانێری کە خەڵکێکی زۆر گوناحبارن نانێری بۆ سەر زەوی ئیتر هەرچی خراپە منەوەیان پێەکەم و کافریانەکەم و لە دینی تۆ لایەنە بم خوای گەورە وتی مادەم تۆ واکەیت هەرچی غەڵەتی هەیە بیکەن بەس تۆبە بکەن من لیان خۆشە بم باشە من ئەوەیان نەزانم کە هەرچی غەڵەتێ بکەن بە تۆبە بکەن لیان خۆشە بم ئەوەیان هەیە بەڵام وعد بێ لەسەر دەستی برادران ئەگەر حەدیثیش بوو نەک ئاەت ئەگەر حەدیثیش بوو من لەسەر دەستی تۆ یەکسەر تەحیە ئەوانیە شایەتمان بێنم باشە دەست خۆش بێ عەزیەت زۆر بەڕێزی ئەو من بۆ تێنم ئینشەڵا چاو ماچەکە من خۆم یەکێکم لەوانەیە کە توامەتەوە لە ناو قورئانە چاوەکە کاکە گیان چاوتان ماچەکەم سپاسدانەکەم ئەڵێ خوا ئادەمی ئەوە نییە ئادەمونەوەی ئادەمی دەرکردووە شەیدانیش دێتی تۆ منیش بەخوا بێ بچم بمنێرە منی بنێرە بۆ سەر زەوی بەخوا ئەچم بۆ سەر زەوی ئەچم لە خشتیانە بەرم ئەمە ئێمە بە بابەت و بە ئاەت و بە ڕوونکردنەوە و بە ڤیددیۆ و بە هەموو شتێک باسی ئەم مەسەلەی ئەم چیرۆکەی
ئیبلیس و ئەڵڵامان کردووە، ئیبلیس و ئادەممان کردووە، ئەڵڵا و ئادەممان کردووە. چاوتان ماچەکەم بە هیوام سەرمان نێشان بێتن هەرچەنە ئەمڕۆ بەڕاستی مەجالم هەبوو وتم بەڵکو تووشم ببێ بە تووشی مەلایەکەوە. جا ئەڵێ نییە ها مەلایەک هەیە، ئەڵێ وتمان پێغەمبەر ئەیوبمان بۆ بێنیتەوە کەچی ئەیوب عەلیمان بۆیە، وتمان ئیبراهیمان بۆ بێنی کەچی ئیبراهیمی تاتڵی سازیە، وتمان نازانم کێ. منیش ئەمڕۆ هاتم وتم خوایە مەلایەک بانخوازێ داعیەکمان بۆ بێ کەچی مەلا ئالانمان بۆیە. باشە لێ باشە کاکە لەوە زیاتر سەرتان ناشێنم، چاوتان ماچەکەم بە هیوام سرم نێشان بێتن هەرچەنە ئەوە نەبوو. بەڵام من هەر کاتێک مەجال هەبوو ئێمەوە و هەر جارێکیش پێغەمەرێکەکەین بەتەوەر، هەر جارێک یەک پێغەمەرەکەین بەتەوەر کە لەسەر ژیان نەمەی ئەو پێغەمەرە ڕۆین. ئیتر پێتان خۆش بوو لە ڕووی قورئانەوە، پێتان خۆش بوو لە ڕووی ئینجیلەوە، پێتان خۆش بوو لە ڕووی تەوراتەوە، یا پێتان خۆش بوو لەسەر ئەساتیر الئەوەلین واتە حکایەتەکانی پێش ئەمان. چاوتان ماچەکەم و سوپاستانەکەم و ئەم کاتە و هەموو کاتێکتان هەر خۆشی و هەر شادی بێت بە دوعا.